ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شادۆم، کاتتان باش. خۆشحاڵم جایشتر لەگەڵەوەی ئازیزم بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی کەناڵی هیوا. ئەم بەرنمەیە سێمین بەرنمەیە لە زنجیرە بەرنمەکان سەبارەت بە ڕاسیزم و نیۆفاشیزم لە ئەوروپا. لە بەرنمەکانی پێشووترە تیشکما خستە سەر هەندێک لایانی ئەم باسە و لەگەڵ چەند هاوڕێە سەبارەت بە وڵاتە جۆر بە جۆرەکان شێوازی دەرکەوتنی ئەم نیۆفاشیزمە لە بەتایبەت لە وڵاتەکانی ئەوروپا قسەمان کرد. ئەمڕۆ سەبارەت بە هەندێک لایانی ترکە کەمتر لە بەرنمەکانی پێشووترە بە وردی باسمان کردوون قسە ئەەکەین و هەروەها باسەکە بە شێوەیەکی گشتیش بە دوور لەوەی کە تایبەت بێ بە وڵاتێکی دیاریکراوە ئەدەینە بەرباس. بۆ ئەم بەرنمەیە هاوڕێ ئازیزم هاوڕێ عومەر خەتات میوانی منە. زۆر خۆشحاڵم مەرجیان بۆ قبولکردنی داوەتم بۆ ئەم بەرنمەیە، خۆشحاڵم کە لەگەڵمێک بەخێراتی. زۆر سپاس شەمال گیان، سپاس بۆ تۆ بۆ جۆگرانی بەرنمەکە و خودی کەناڵی هیواکە ئەم فرسەتەی ڕەخسان لێکەوە لەسەر ئەم باسە گفتوگوێ بکەین. سپاس. سپاس. بەڵێ ئازیزان بەر لەوەی بچمە ناو بابەتەکانەوە و سەبارەت بەم باسە قسەکانمان دەست پێ بکەین لەگەڵ عومەرە. داوا لەوێ ئازیزەکەم بە پێیتوانەی خۆتان لینکی بەرنمەکانی کەناڵی هیوا لە ڕێگەی سوۆشیال میدیای خۆتانەوە پەخشکن، بینەرانێکی زۆرترم بەرنامانە ببینن. ئەوەش بڵێن فرسەتی بەشداری ئێوە لە ڕێگای کۆمنتەوە فراهەمە. هەر هاوڕێک سەرنجێک پرسیارێک یاخود ڕخنەیەکی هەیە سەبار بەتەنی ئێمە لێرە ئێڵین و قسانی کە لێرە باسیەکەین ئەتوانن لە ڕێگەی کۆمنتەوە بە تایبەتی لە ڕێگەی یوتیوبەوە کە کۆمنتەکانی فەیسبوک زۆر جار ناگا بەداخەوە خەڵی کێشەیەکی تەکنیکیەکە نازانم چۆن معالەجاکرێتە ئێستا، بەڵام ئەگەر کۆمنتیان هەیە پرسیاریان هەیە سەرنجیان هەیە لە ڕێگەی یوتیوبەوە بینوسن کە دێتە ستۆدیۆ ئێمە ئیبینین و هەوڵەدەین بە پێی توانا و کاتی بەرنمەکە وەڵامیان بدەینەوە و قسە و باسییان لەسەر بکەین. جگە لەوەش ئەگەر تا سەنەتان کردووە داواکارم لێتان جاریشی تر کە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن، بەرنمەکانی لایک بکەن و لینکی بەرنمەکە لە یوتیوبەوە لە ڕێگەی سوۆشیال میدیای خۆتانەوە پەخش بکەنەوە بڵاو بکەنەوە. بەڵێ عومەردەوە زیاتر وەخت نەگرم، من چەند بە بەرنمەیەکم لەسەرم بابەتە کردووە، باری سەرنجی خۆم لەسەر هەندێک لایانی دەربڕیەوە، بەڵام دیارە دووبارە ئەم باسە ئەهێنێت و ئەکرێت قسەی زۆرتری لەسەر بکەین، باری سەرنجی خۆمان ڕوونکەینەوە چکە بابەتێکی گرنگە. وەک من لە زۆر جێگاش قسەم لەسەر کردووە و تومە لەو بەرنامانەی پێشووتریشە ئاماژەم پێداوەکەم بابەتە هەرتەنها مەسلەیەکی سیاسی دیاریکراوە، بابەتێک بۆ لێکدانەوە و وردبوونەوە لە ڕووی تیوری ئەوانەوە نیەم، بابەتێکە ڕەنگە پەیوەستە بێ بە ژیانی تاک بە تاکی ئێمەوە، خێزانەکانمانەوە، مناڵەکانمانەوە لەم وڵاتانەوە کاریگەری دابنێت لەسەر ژیانیان، هەر بەم معنایە باسێکی حساسە. ئەوەی کە لە بەرنمەکانی پێشووترا زۆرتر ئاماژەمان پێداوە سەرەتا لە تعریفکردن و لە ناساندنی ئەم دیارەیەوە یاخودەوە پێناسەی کە بۆمان هەڵبژاردو کە ناوێنێ نیۆفاشیزم کە ڕاستیزمیشە چێتە چوارچێوەم تعریفەوە، لێوە دەستمان پێ کردو و قسە و باسمان لەسەر کردو و هەر لێرە شاکە ئێمە بابەتەکە بە شێوازێکی بڵین فراوانتر و لە ئاستێکی ترا تاوتویەکەین، هەر لەو بڵێن گۆشەیەوە دەست پێکەین، لەو جێگایەوە دەست پێکەین کە پێناسی ئەم دیاردەیە بۆ چێڵین فاشیزم، بۆڵێن نیۆفاشیزم، بۆ ئەو تعریفەکە پێڵێن ڕاستی پەڕگیر یاخود پێڵێن ڕاستی تونندڕە و ئەوانە قووڵ ناکەین و پێمان وایە نەخێرەمە فاشیزمەوە و ناوێنین بە فاشیزم. پێم خۆشە سەرەتا تۆ باری سەرنجی خۆت لەوە بڵی، وازانم لەو بابەتەوە لەگەڵ من هاوڕای کە ئەمە فاشیزمە ئێمە لەگەڵی بەرەوڕی. سپاس شەماڵگیان. ڕاستەکەی من پێشتر کۆمەڵی تعریفاتم بیستووە ئەوانە بە تایبەتیش لای هاوڕانە کە تۆ میوانداریت کردوون. هەستەکەم ئێمە یەکێ لە کێشەکانمان ئەوەیە کە بەڕاستی خودی تعریف کێشەمان لەگەڵ خودی تعریفە هەیە، واتە خودی پێناسی دیار دەکات چییە. ئێمە بۆ بەرەی سوسیالیستی و کۆمونیستی کوردستان کاتێک
تعریفی دیاردێک لە دیاردەکانی سەرمایه‌داریەکە زۆر تەمومژاوی و مبهم لی دەڕوانێت. باسی هەر دیاردەیەکەی لە ژمشتنەوە بگرە بۆ پەرلەمان، بۆ فاشیزم، بۆ دیفاشیزم، بۆ ڕاسیزم، ئەڵێ ئەمە سەرمایه‌داریە. ئەم جوابە کە هەمووی ئەخاتە پاڵ سەرمایه‌داری و سەرمایه‌داری ئەکاتە تێڕوانی نەکاتە تێڕوانێکی بیکانیکی کە لەواچە سەرمایه‌داری ساحێبی حیزبێک بێ و دەستگای جیاوازی هەبێ و دانیشە پلانە جێڕێکە ئەمە باشە ئەمڕۆ بیکەین بەیانی ئەوە باشە بیکەین. مەبەستم لێ ئاوا نییە. مەسەڵەن سەرمایه‌داری سیستەمێکی مێژووکردە، حتمی نییە و ضرورەتێکی اقتصادی اجتماعی هێناوێتی و ضرورەتی اقتصادی اجتماعی لە ناوی ئەبات و ئەڕوا کە ئەماکرێەوە ڕەنگە زۆر بەسی ئێرە نەبێت. بەڵام ئەم سیستە بە خاوەنی تەناقوزاتی خۆیەتی، خاوەنی گەشەی خۆیەتی، خاوەنی گەشە و تەناقوزاتی سروشتی خۆیەتی، خاوەنی بۆ برژەوەندیەکانی خۆی، بەڵام زۆر جار بۆ خودی سەرمایه‌داریژم برژەوەندیانە ڕۆشن نییە. بۆیە ڕاستەکە من وەکوتم لەگەڵ پێناسەکە ئەوەی کە باسم کرد ئەم مشکلە هینم هەیە، ئەم بنیادیم هەیە و پێم وایە دروست نییە کاتی ئەمە هەر شتێک بڵێنەوەی تر سەرمایه‌داریە بۆ خۆی بۆ کەسێکی بانکسیست کاتێک کە دێک ئێتە بەرچاوی ئەچێتە بنج و بناوان و لە ورترین شتی دیاردەکەەوە ئێتە سەرەوە ئەچێتەوە بۆ عام، ینی لە تاکە لە خوارەوە ئەچێتەوە بۆ سەرەوە جارێشکەوە ئەوەی کە مارکس بۆ نمونە ئێتە کاتێ لە سەرمایه‌داری ئەدوێ ئێ لە بچووکترین شتی سەرمایە کە کاڵایە لێرەوە سەرەکەوێ بۆ تەواوی سیستەمەکە. بۆیە بۆ کەسێکی مارکسیست و کۆمونیست بەڕای من مهمە، چونکە تۆ ئەگەر تعریفێکی دروست نەکەی ئەو کاتە وەکووە تۆن دکتۆرێ بی تەشخیصێکی غەڵەتکەی، یعنی ئەو کاتە وەسائلەکانی بەرەنگاربوونەوەشیت بە جۆرێک سەرێ لێشەوێ. ئەمە وەکو پێشەچیەک نازانم ئەگەر بەردەوام بم. بەڵێ بەڵێ ببەخشە من ئەزانی چۆنە، بەس بەڵام باسەکە لەسەرەوەیە، ینی لە زۆر جێگایە لە میدیایە بە تایبەتی قسەی لەسەرە کرێ وەکو ڕاستی تونڕە یا ڕاستی پەڕژیر یا خود ئەوەی کە پێوتری ئالترا ڕایت. مەسەلەن بۆچی وان ناوە برێ؟ من یەکێک لەو شتانی کە ئەمەوێت ئاماژەی پێ بکەمەوە یەکەم ناوەم هەڵبژاردووە یاخود بەم ناوە ناوێ بەم باسەکە لەسەرەوەیە ڕاستی پەڕژیر دەتوانێت هەموو ئەو ئەحزابانە بێت کە خەریکن پەلاماری سفرەی خاڵی کارگەر و زەحمەتکێشەدەن ئەو نیۆلیبرالیزمە هارەی کە دەرەتانی لە خەڵک بڕیەوە بەڕاستی ئەو دۆخی دروست کردووە کە نرخی کاڵەکان هەروە گرانە بن و زیادە بن، لە هەمان کاتە کری کارگەران لە جێگی خۆیەتی وکرە لە زۆر جێگا قیمەتە فعلەکەی زۆر بە ڕوونی دێتە خوارەوە، ڕێکخراوە کارگەریەکان دووشاریان لەسەر بەرتەستیان و ئاستەنگیان بۆ دروستەکرێ. ینی بەڕاستی زەن لە وڵاتێکی وەکو سویدا کە قسە لەسەر بە جۆرێک لە جۆرەکان هاوسەنگ یاخود هاوتایی یا جۆرێک یەکسانیەکرا لە 20 ساڵی ڕابردووە قڵشتی چینایەتی بە جۆرە فراوان بۆتەوە کە سەرسوڕهێنەرە. ینی لە شوێنی تری ژووتومم 5 خێزان لە سویدا بە ئەندازەی 5 ملیۆن خەڵک لە سویدا مڵک و ماڵیان هەیە. ئەم ڕۆمانە هەموو ڕاستی پەڕژیرن بە بڕای من، بەڵامەوەی کە ئەم ڕەوەندانە جیاکاتەوە هەرەوە نییە کە ڕاستڕەون لە ڕووی ئابوووریەوە و باچیان بە ژیانی خەڵک نییە. بگرە ئەوە شەکە بە جۆرێک پەلاماری ئەو جۆرە بەها جێگیرانە ئەدەن یاخود ئەو بەها بڵین باڵا دەستانادەن کە لە ناو وڵاتە ئەوروپیەکانە ماوەیشی دوور و درێژە مێژوویەکی هەیە. ویژەوەیە کێمە هەمومان وەکو ئینسان هەمان جەوهەرمان هەیە، وەکو هەمومان وەکو ئینسان لانیکەم لە ڕووی ماف و لە ڕووی بەهاو موقعێتمانەوە لە بەرامبەر یاساکانە یەکسانین. بە جۆرە لە جۆرەکان خەریکە پەلاماری ئەمادا. من بۆ ئەمە بە نیۆفاشیزمە زانم، ئەمە بە جۆرێک لە فاشیزمە زانم و دیارە دلیلیشم هەیە بۆچی ئەڵێم فاشیست. سەریکە بەڵێ تا ببوورە لە دوای کۆتاییاتنجێکی جیهانی دووەمەوە واتە لە 45 لە 50کان بەرەڕۆ ئەو کاتە شعارێک لە دنیاە و لە هەموو شوێنێک هەم لای ڕاست و هەم لای چەپ. ئەو کاتی کە من باسی ڕاستەکەم باسی ڕاستی سروهی نەکەم، ڕاستی دیموکراسی پەرلەمانیەکەم کە ئەحزابی لیبرالی پەرلەمانیەکە لە ئەوروپا هەیە.
هەر ئەو کاتە شعارە بەرز بووە کە هیچ هاوکارێکی فاشیستەکان ناکەین یعنی هیچ هاوکارێک لەگەڵ هیچ جۆرە لە فاشیزمەکان ناکەین بەڵام لەگەڵ گەشەی هەم سەرمایە و هەم قەیرانەکانی وردەوردە ئیتر ئەم ڕەوتە لەناو کۆمەلگایە وردەوردە قویە بێت و ئەبێتە هەم خاوەن ئەحزابی سیاسی تازە و هەم بە فۆرمێکی تر ئێتەوە مەیدان بەڵام ئەوەی کە مێدیا بۆن منە و لە وڵاتێکی سویدە لە ئەڵمانیا ناڵێ فاشیستیا لە فەڕەنسا هێشتا هین نییە عیبێ هێشتا تۆ بڵێ ئەمانە فاشیست و نازیێنەکانن وەکو نییە ناکرێت دروست نیە بۆیە لە زیاتی فاشیست زیرەکترین ڕێگا ئەوەیە کە تۆ لە زیاتی فاشیست بتەی نەتەوە پەرستدانی هەر ئەوەی کە لۆمۆندی فەڕەنسی بە هینەڵێ لۆپێنەڵێ نەتەوە پەرستە فاشیست نییە هەر ئەوەی کە پێش چەند مانگێک پێشەستا کەنەدا کە بۆ سکانداڵێکی گەورەش کە نازیستێکی ئۆکراینیان هێنا کەلەکە لە سوپاکەی باندێرایە خودی خەڵکی ئۆکرانیا قەتڵ و ئامە کرد و پۆڵۆنیەکانی سەرەبڕی جەنەڕاڵێکی گەورە بوو بە نەتەوە پەرست هێنان و وەک نەتەوە پەرستێکی ئۆکرانی لە قەڵەمیاندا و هەتا لەناو پەرلەمانی کەنەدی شاهینیاندایە چی پێڵێن جایزەی چەندە فەخری دوایی فشارێکی گەورە لەسەر کەنا دروست بوو کە دوای پشیمان بوون و لیان بۆیە هینە یعنی ئەوەی کە بۆ ئێسەش قورسە تۆ بۆیە وەکەوت میدیا دەورێکی سەرەکیە بینێ کە تۆ چ ناوێک لە چی ئەنیت ئایا ئەمە ڕاستی تۆنڕەوە یا فاشیستە بەڕێی من ئەمانە سەر بۆ بەڵام فۆرمەکان جیاوازترە بزوتنەوەی فاشیستی تازن بەڵام هێشتا نەگەشتێتە ئەو ئاستەی کە هێزشی گەورەی کۆمەڵاتیان هەبوو بتوانن تەهدیدکەن بۆ سەر مرۆڤ بەرحاڵ ئەگەر من بە کورتی بێمەوە سەر وشەی فاشی لە چیەوە هاتوو بە چێڵێن فاشی بۆ وشەکە لە چیەوە هاتوو ینی چی شتێکی غەریب هەیە کە ئەم وشەی فاشی خۆی دەیانی گورزەیەک دار گورزێدار ینی گورزێدار عادەتەن معنە سیمبولیکەکەی ئەوەیە کە ناڕوو هین نابناشکێ بە عنوانی یەکگرتوش دێت ئەم ناوە لە ساڵی 1970ەوە لە کرێکارانی گۆگردی ئیتالیا لە خۆیاننا ئێمە فاشین ئێمە یەکگرتوین تا پێش دەنگی جیهانی یەکەم ئەم ناوە ناوێ بوو سیمایەکی بزودنەوەی چەپی ئیتاڵی بوو بەڵام ئیتر لە 1922 کاتێکە بەرەی ڕاست بە سەرۆکاتی مۆسولونی یەکەگرێ ئەم ناوە لە خوانێنێن بۆ ئەیدزن ناوەکە ئەدزن لە خوانێن بەرحەڵ فاشیزم فۆرمێکە بەڕێی بن فۆرمێکە لە فۆرمەکانی سەرمایەداری کە فۆرمێکی ئاساییە کە ئەڵێم ئاساییە ڕەنگە زۆر کەس بڵێ ئەمانە ئەحزابن و بەدژی سەرمایەداری هەندێک خیتابیان هەیە بەدژی سەرمایەداری و لیبرالیزم سەیتیاکەن بەڵام فۆرمێکی ئاسایی ئەم کۆمەلگانەیە کە کاتێ سیستەم ئەکەوێتە بەبەری قەیرانی ئابووری و ئەکەوێتە شوێنێکەوە کە ناتوانێت جواب دەرۆنیە بە کۆمەڵگە بە نیازەکانی کۆمەڵگە بەو حقوق و یاسا و زەماناتانی کە لە کۆمەلگادایە کاتێککە قورسە بۆی ئەمانە تەرتیبکە ئیتر وردەوردە ئەم ڕەوتانە وردەوردە جواب دەرەوەی ئەو دۆخە ئاساییا بن وە بە حکمی ئەوەی کە بۆ خۆشیان ڕاست ڕەون و هیچ هینێکیان لەگەڵ ئەم فۆرمە تونڕەوانیان یەکە فۆرمی فاشیستین بۆیە زوو جێگەی خۆیانەکەنەوە ینی زوو تەقەبول زوو قبول ئەکرێت ینی زوو قبول ئەکرێن هەمان خێزانە سەر بە هەمان چینی کۆمەڵایەتیە بۆیە ئیدماجکردنیان لە ناو کۆمەلگە و سیستەمەکەیە ئاسانترێتە پێشەوە زۆر چاکە باشە بەبڕای تۆ دەرکەوتەکانی لە چیا بینین حەزەکەم تۆزێک فراوانتر لە ئاستی ئەوروپاوانش قسە بکەین ئەوانە لە چیایی بینین لە کوێ دەرەکەون چۆن ئەتوانین تەشخیصیان کەین کە کام جوڵانەوەی فاشیستیە یا تەنانەت لە خۆرهەڵاتی ناوەڕاستیشە بە چی ئەتوانین بڵین فاشیست بە چی ئەتوانین نەڵین فاشیست چونکە فاشیزم مەجموعەیە خەسڵەتی هەیە یەک لەوانە ئەوەی کە نەتەوە زۆر بەرجەستە کاتەوە ئەوانە نەتەوە بە خاونی ژیانێکی یەکگرتوو ئەزانێ لەسەر ئەوەی پەیوەستەی خوێنی نەتەوەکان کارەکە
ئەوڵام لە هەمان کاتە سیمبولێک یاخود بڵێن وەکەڵێن کەڵتی کەسایەتیەکیشە لە دەوری کەسایەتیشی دیاریکرا و تەمەحورە بەستێ گرت دەبێتەوە ئەوە بە جۆرێک لە شێوازی ممارسەکردنی دەسەڵاتوانەیە زەبر و زەنگ و تونند و تیژی بێ ئەندازە ممارسەکان یەک جارەگاتە ئەوەی کە کوشت و بڕکردنی ئینسانەکان بێتە شتێکی ئاسایی و قبول کراو لەلایەن ئەم دەسەڵاتەوە کە فاشیستەکان دروستیەکەن و پێشی دێنن ینی بڵێن نەک هەر تەنها کوشتن تقریبەن لەو جێگانەی کە حکمی ئەدام هەیە لەوە هەچێ کوشتن بۆ دەستی دەوڵەشتێکی ئاسایی و قانونی بێ لە زۆر شوێنە ئەمە هەیە بەڵام ئەم دەسەڵاتانەی کە ئاوا دەسەڵاتی فاشستینەوەوانە تاوانکاری لە ئاستێکی فراوانە پاکتاوکردنی ڕەگەزی پاکتاوکردنی ئیتنیکی ئەمانە زۆر فۆرمی سادەیە زۆر ئاسانەتوانی بیبینی دەرەکەون لە سای ئەم سیستەمانەیە چۆن ئەم دەرکەوتانە ئابینین لە شوێ توانین کام وڵاتانن کە ئێستا لە دنیا توانین وایان ناوبەرین کە دەسەڵاتەکان دەسەڵاتی فاشیستی بڕێت خۆی پێش ئەوە بچیت دەسەڵات ینی شوێنەکان دیاریکەن بەرحەڵ خۆی فاشیزم خاوەنی دوو تایبەتمەندی گرنگە یەکەم تایبەتمەندی ئەوەیە کە زودۆن فاشیەکان هیچ کاتێ برەمەکانی سەرمایه‌داری کە مڵکاتی تایبەتە ناخرجێت پرسەر وە مێژوو پێمانەڵێ کە دەرکەوتنی هەتا لە سەرەتای سەدەی بیستەمان فاشیزمی کۆن و نازیزم بە هاوکاریی پتە بوو لە نێوان بۆ نمونە مۆسۆلینی بێ هین ڕێکخراوی سەنعەتیانی ئیتالیا نهاتە سەر حکومیانی ئەڵمانیا مەسن هێتلەر بەبێ کۆبوونەوە لەگەڵ کۆمەڵی فامیلی گەوری سەرمایه‌داری ئەو کاتە نێتوانی بێتە دەسەڵات ینی بۆیە فاشیزم لە فۆرمی ئابوووریە هیچ شتێک مەسن بلەماکانی ئەگەر چی لە هەندێک شوێنە مەسەلەن فاشیزمی کۆن بەرامبەر بە ئەمە لە خەسڵەتی دووەمە یەکەم ئەوەیە کە ئەمە تەحەدای شەریعەتی سەرمایه‌داری ناکە ئەمێکن تایبەتمەندی هەموو بزرگترین فاشیستەکان ئەوانن کە ئەگەر چی ئەم ڕێگە چارەیە بۆ سەرمایه‌داری ڕێگە چاری باش نییە ینی بۆ سەرمایه‌داری بەڕێی من ئەوەی کە پێڵن دیموکراسیەتی پەرلەمانی و شەرعیەتی پەرلەمانی و هەڵبژاردننی پەرلەمانی و دیموکراسیەتی لیبرالانە بۆ سەرمایه‌داری بەڕێی من ئەمە گونجاوە چونکە لێرەشە لەڕێی چەندین دەستگای کۆمەڵایەتی و بانق و دەوڵەتیەوە تۆ بە شەرەکانی ترهینە کۆنتترۆلێکی تەواو کراون ینی بەڵام کاتێک کە ئەکەوێتە زمەوە ئەم ڕێگە چارە هەیە ڕێگە چارێکی گونجاو نییە بەس ئیتر لە هەندێک شوێنە ئەبێتە حەل ینی دووەم تایبەتمەندیەوە فاشیزم بەجێی هەموو فۆرمەکانی هینە پێکەوە ژیانە لە دیموکراسیەوە بۆ چوزانم بۆ سۆسیالیزم بۆ حتا بۆ تەنان بۆ لیبرالیزمیش ئەمە پێناسە کۆنەکەیە و ئیمان بوونە بە سەرکردەی تاک و ئەوحەت ئیمان مەسەلەن ئەوەی کە میلەت بەرەو ئاستێکی تر بەرێ دژاتیکردنی کۆمونیزمە و دژاتیکردنی تەواوی دامودەزەکانی ئەوەی کە پێڵەن دامودەزگا دیموکراسیەکان دژاتیکردنی تاکە وەکو تاک و گەڕانەوەی بۆ دەوڵەت تەقدیسکردنی دەوڵەتە تەقدیسکردنی شەخصە و شخصێک ئەبێت تاکی شەتا لە خزمەتی ئەو دەوڵەتەیە بێت کە ئەمان تەشکیل لێدەن و قائیدی موحد بڕێوە ئەمە فۆرمە کۆنەکەیەتی بەڵام ئەم تایبەتمەندیە لە کۆمەلگەی تازە ئەوەی کە پێڵم زیاتونی فاشیستەکان جیاوازێکی تەواو هینی هەیە ئەمان باوەڕێن بە تەکشکانی دەرزاکان نییە فاشیزمی باوەڕێن بە ئینتخابات هەیە باوەڕیان بەڕای جیاواز هەیە پەنا بە نەبەر سنووقەکانی دەنگان پەنا بۆیە بەڵام لە باگراوندا هەمویان باوەڕیان بە گەڕانەوەی ئاینی دەوڵەتە باوەڕیان بە ئیتنیکی پاکە پاراستنی بنەما کولتوری و ئەخلاقی و وینەکانی خێزان بەڵام لە فۆرمە سیاسەکەیان جیاوازە ینی بۆ ئەو جیاوازی بکەین کە هەتا پێم وایە بۆ نمونە بۆ وڵاتانێکی ئەوروپا مثلەن فۆرمەکانی سەرۆکی فەرماندە و چوزانم ئەم فۆرمانەی 100 ساڵ پێشەسە بۆ 100 ساڵێکە ئەوروپای لە ناو دیموکراسی پەرلەمانی لەن دیموکراسی لیبرالیە ژیاوە و ئازادی تاقی کردو تۆ قورسە جارێکی تر تۆ ئەمە بین تۆهین ینی خەیتەوە کار و سەرکردەیەکەوە ڕەنگە بۆ هێشتا بۆ ئەمریکا ترامپ ڕەنگە هێشتا ئەو نمونە لەو فاشیستانە بێت کە قائیدی موحد ئەتوانێت کۆمەلگە لە شوێنی خۆی و هینکە بەڕێوە بەرێ
ئەمە دوو تایبەت بێت ئەگەر لەم دوو تایبەت بینی و بۆی بڕوانین بەشێک لە مەسەن وەکوتمان لە سوید لای ئێوە حزبی دیموکرات نازان دیموکراتەکانی پێوترێ یاچی پێوترێ دیموکرات هەمان شتیان هەیە و دیموکراتەکانی سوید یا دیموکراتەکان حزبی بەدیل ئەلتەرناتیڤ لە ئەڵمانیا ماری لۆپان و ئەمانە تاکە هینێکیان حتمما فاشیزم بێ قوربانیکی هەبێ مەسەن ئەگەر جوو ئەو قوربانی ئەبەدیە بووکە لە بیستەکانە کۆلۆکۆستی بەرامبەر بەکات و ئێستا موسڵمانە پەنابەر و موسڵمانە کە ئەو قوربانیە زعیفن کە ئەتوانێ ڕاستی ئیفراتی یاوی کە ئێمە پێڵێن نیوفاشیزم بەردی بناغی خۆی پێ هەڵچنێەوە بتوانێت بگاتە دەسەڵاتی سیاسی بەڵام خودی ئەم فاشیزمە ئەگەر سێریکەن من پێم وایە دیار دەکات جیهانیە شەماڵ ینی هەتا پەیوەندی بە ئەوروپاوانێ بەڵام ئەوروپا چاوێکی لەسەر مەسەلەن چاینا چین دەوڵەتێکی دیکتاتۆریە بەڵام سێریکە چین فەرقی مۆدلی چینی لەگەڵ مۆدلی دیموکراسیەتی پەرلەمانی یا دیموکراسیەتی بورژوازی لیبرالی ئەوەیە کە لێرە ئەوان باوەڕیان بەم قیەم و بەهانەنی هەتا تۆ دێزارە بیسی هەم لە چینیەکان و هەم لە ڕووسەکانەوە کە ئێمە ئەو بەهانەیە قوبڵ ناکەین ئێستا لە رووسیا یەکێک لەو شتانی کە لەو بڵین ناوانێکی خەنە پاڵ پۆتین سەرکردەیەکە بۆ پاراستنی شارستانیەتی مەسیحی شارستانیەتی ئارتۆدۆکس لە بەرامبەر ئەو شارستانیەتە داڕزیوەی ئەوروپایە تر بەستان بۆ نمونە لەوێ پەنابەر و پەناهەندە و کۆچکردوانیان دەست ناکەوێتوانە و بە ئەندازەی کافیش زۆمیان لە ژنان کردووە لەوێ هۆمۆسێکسوێلەکان ئەو تارگێتن کە بێ پەلامار بدرێت بەڵام وڵاتێکە زەوی لە دەزاوە ئەوە شتێکی سەیرە عادەتەن لە فۆرمی قسەکردن لە سەر فۆرمی فاشیزم ئەو وڵاتانی کە لە سەردەمی کۆلۆنیالیزمە توێر بوون کەمتر و دیاردایانتیایە ئەو وڵاتانی کە زەویان لە دەستداوە یا لیان سنراتەوە ئالەنجامی جەنگەکانە بوو بێ جەنگی جیهانی یەکەم یا دووەم یا کەوتنی سۆڤێت ئەم ئێحساسیان هینە بێتەوە ئەم ئێحساسیان قەویە بێتەوە سەیرە بەڵام هێشتا مۆدلی چینی فەرقی هەیە لەگەڵەوەی رووسیشە بۆ یاڵم کاڵین فاشیزم لە ئاستێکی جیهانیە لە هەر شوێنەکە بە فۆرمێک ئێتە پێشەوە کە ڕەنگە کە سیمای کۆمەڵگەکە سیمای کولتوری کۆمەڵایەتی ئابووری کۆمەڵگەکە وەرەگرێ مەسەلەن ئەگەر بەهاکانی مافی مرۆڤ و تاگەرایی و دیموکراسی فۆرمی لیبرالی بن بۆ هید بۆ چاینا ئەمە شکڵێکی وەرەگ ئەمە شکلی گروپێکی جەماعی کە حیزبی کۆمونیستی ئینا وەرەگرێ کە قیادەی هەموو وڵاتەکە یعنی ئەم فۆرمانە تەحویل دەگرێتە بە کۆمەڵێک ئیلیتە کە ئەوان لەسەر ئەساسی مێژوویەکی کۆن کە چاینا هەزارها ساڵ هەیەی ئەمان پارێزەری ئەو مێژووان ئەمە هەمان بەڵام چۆنە و بابەتە کە باست کرد لە سەرداژیکردنی ئەمریکا ئێستا مەسەلەن دیاری ترامپ بە چی لێگە دێتەوە خۆ ئەمریکا لە 100 ساڵی ڕابردووە نەکە عەرزی لە دەست نەداوە ئەمریکا لە ئەوتی دروست بۆ خەریکە عەرزداگیرەکە لە پیش بیدایەتەوە لە کۆمەڵێک آخر کەمێک جیاوازە ئەمریکا هەر بۆ خۆی لەسەر ئەم ڕاستیزمە دروست بوو یعنی تەسەوەر کە ژمارەی هەندێ سوورەکان لە ئەمریکا چەند بوو بێتن شەماڵ مەلاین بوو نازانم لە ئەمریکا بزات بەزانم 160 میلیۆن هەندی سوور 160 میلیۆن هەندی سوور لە ئەمریکا ژیان لە ماوەیەکی زۆر کەمە چەند ساڵێکە هەمووی 30 ملیۆنیان مایەوە ئەوی ژوردەوەردە لە ناو برانجارێکم بەسمە ئەم وڵاتە بۆ خۆی لەسەر ئەمە دروست بووە لەسەر ڕاسیزم دروست بوو ڕاسیزمی پیاوەسپیەکە بۆیە فاشیزم هێشتا لەوێ فۆرمەکەی جیاوازترە مەسەن لە تورکیا بە هەمان شێوە فاشیزمی تورک کاتێک ئاڵێن فاشیزمی تورک فاشیزمێکە کە ڕەگوڕوشی کۆن و وینی هەیە هەر لە عەقڵەتی داگیرکاری و پێناسی خۆی کە من حەزارەتێکم هەیە کە ئەبێ هەمووی لەوێ سەر بخواتەوە لێرەدا کورد قوربانی دەستی ئەم فاشیزمەیە بۆیە مەسەلەن لای ئەوروپا پەناهەندە و هینە یعنی بەمسمێ فۆرمەکە لە هەر شوێنەکە بەشکل بەڵام دیاردەکە جیهانیە مەسەلەن ئەگەر وردی کەینەوە بۆ عێراق ئەوەی دەسەڵاتی لە عێراق حاکمیەتیە دەسەڵاتیش فاشیستیە
ئەگەر چ تۆ ناوە پەرلەمان و هین بەڵام کۆمەڵێ شلەش کۆمەڵێ گروپ یەکیان گرتووە قسانی هەیە لە ڕووی مرکزیەتەوە لەوەی کە ناوەندی بێوانە بەڵام دیاردەکە بەرجەستە و دیارەوە دەوڵەتەکە و دەسەڵاتەکە لە ژێر زەخت و گوشاری فاشیزمایە ئێمە لە دنیاە لەم سەردەمەیە ئەو من ئەو تێڕوانی تۆ تەواو قبوڵەکەم ئێمە هندستانمانەیە کە بەدەست دانیشێ مەسەلەن پەیامەکەی لە بەرامبەر 300 نزیکەی 300 ملیۆن موسڵمانە ئەوەیە کامانە پاژماوی داژیکاری هندستانە نەمانە بە جۆرێک چۆن بڵێن بەشێکن لەوانەی کە خیانەتکارن یاخود لە دەرەوەی ئەو گیانە نەتەوەی ئێمەوانە ینی 300 ملیۆن ئینسان ئەبنە قوربانی ئەوە مەسەرەن لە وڵاتەکانی ترا بۆ نمونە ئەوەی کە ئەمڕۆ لە ئەفریقا لە هینا ئەیبینین لە رووسیا ئەیبینینەوەانەوە زۆر بە بەرجەستەی دیارەوەی لە ئەمریکا خەریکە دەرەکەوێ خەتەرێکی گەورەیە یان ئێمە تقریبا نازانم لە نزیک کەمتر لە چ ڕۆژ ماوە بۆ ئەو هەڵبژاردنی کە یان نزیکەی چ ڕۆژ ماوە بۆ هەڵبژاردنین لە ئەمریکاکرێ ئیمکانی ئەوە هەیە ترامپ بێتە سەرکەرەوە ترامپ زۆر بە ڕوون و ئاشکرا دیارە کە قسە لەسەرەوە کە هەر بێتە سەر دەسەڵات ووان و دەسەڵات بگرێ ڕەنگە ئەمە دووە هەڵبژاردن بێکە ئەنجام بدرێت لە ئەمریکا یاخود دەم و دەزەوێت داوایەوە کە بێ بە دیکتات و بێ بە مستەبیت جگە لەو پەیامانەی کە هەیەی لەوێ موسڵمان دەست ناکەوێ پەنابەری ئەوە دەست ناکەوێت سووری دەست ناکەوێت بڵێن خەتایەتی لەوێ مەکسیکیەکانن کە خەریکن بڵێن نەخۆشە دەرونیەکانی خۆیانیان بۆ نێرن یاخود تاوانکارەکانی خۆیانن بۆ نێرن بۆ ئەمریکاوانە هەفتەی ڕابردوو بوو بە گاڵتەیەکی زۆر بەسەر ترامپەوە کە باسی کردوتی هایتیەکان بەنابەرە هایتیەکان هاتوون بۆ شارێک لە شارەکانی ئەریزۆنا لەوێ سەگ و پشیلەیە و مەنتیقان هەموو خواردووە ئەنی بە جۆرێک ئەمە سەرۆژێک هەیە بە خاوەنی گەورەترین زەبەلاحترین هێزی سەربازی ئەمڕۆ لە دنیاە کە ئەمە بەڕاستی خەتەرێکی گەورەیە لەبەرەوە ئەو فاشیزمە گاڵتە ناکەەوە مەسلەیەکە و هەڕەشەیەکی زۆر جددیە باسەکە لەسەرەوە نییە 4 کەس 5 کەس لە ئەوروپا لە سەرجادە هاوارەکەن نابۆ ئیسلام و یاخود دژاتی کردی موسڵمانان و ئەوان ئەمە پاشخانێکی زۆر گەورەی هەیە ئەمەر وا دیارە چەند کۆمنتێکمان بۆ هاتوو من بەو هاوڕیانە و بەو بینەرە خۆشەویستانە بڵێم کە لەگەڵمانن کۆمنتەکانتان حتمما بەنظەر ئەتیبار وەرەگرین و قسەیان لەسەرەکەینەوەوانە بەڵام جارێکەنێک بابەتمان ماوە چارێکی ئەخیری بەرنامەکەمان بۆ هەڵەگرین هەر بیرم نەچێ جایشیش داواتان لێ بکەم ئەگەر نەتان کردو تا ئێستا لینکی بەرنامەکە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە کەناڵی هیوا لەسەر یوتیوب سبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن بچینە سەر مێحوەرێکی تری ئەم قسە و باسانە عومەر سەبارەت بەو باسە ئابووری کە کردەوە تەنگ و شەڵەمە ئابووری لە شوێنێک لە قسەکانتە هاتیتە سەری ئەمە زۆر کات ئاوا نیشانە درێ ئەوانە کە ئەم تەنگ و چەڵەمە ئابووری یاخود ئەم قەیرانە ئابووری کە دروست بۆ ئەمانە ئەم ڕەوتەی هێناوەتە پێشەوە بەڵام بەم معنایە ئەگەر ئەم قەیرانە نەمێنێمەش خێرا کۆتایی پێدێ وەکوەوەی ئەم دیاردە فاشستێ دیاردێکی عەڕەزی بێ ینی هەموو جارەی بینین کە ئەوە لە ساڵەکانی نەوەتەکانیشە لە سویدا هەروە بوو وەختێکە ئەزمێکی زۆر قوڵ هاتۆتە پێشەوە ئەوانە ڕەوتێکی زۆر بڵێن ئەنتی کۆچکردووەوانە هاتوۆتە پێشەوە ویستێتی بێتە ناو پەرلەمانەوە هاتووشەتە ناو پەرلەمان و وڵام هەڵبژاردنەکەی دواتری تر هەموو دەنگەکانی لەدەستداوە گوایە ئەمەشیان هەروواوێ ڕایتەوە وایە نا من پێم وایە تەسەورێکی وەکوتم لەو تەسەورە میکانیکیانەیە کە ڕەنگە بەشە لە ئێمەش هەمان بێتەوە بەڵام فاشیزم بەڕای من تۆ سەرمایه‌داری جێ بخەی بە فاشیزم بخەیتە جێکی سەرمایه‌داری بەڕای من زۆر فەرق ناکە بوونێکی بنیادی ئەم سیستەمەیە یعنی ئەگەر تۆ مێژووی سەرمایه‌داری سەرکەی ئەو شتانەی کە بۆسم چینی بۆرژوازی بۆ لە مێژووی خۆیە بە درێژایی مێژووی خۆی پێویستی پێی بووە ضرورەت هێناوێتی یعنی بۆ نمونە کاتێک کە بۆرژوازی بەشێکی بچووک لە سەرمایه‌داری لە دەرەبەگایی تێگەشکێنێ هێشتا ئەو کاتە موڵکیەت و سوزانم ئاغین هەبووە پاشاکان هەبوونەوانە بۆ ئەوەی کە هێشتا هێزی دیە ناتوانێت ئەم سیستەمە مەسەن مەرحلەیەکی مێژووی کۆن باسەکەین کە 100 ساڵ زۆری خایانوە
ینی هەرەوە بە شەو ڕۆژ ڕووی ناوە بۆیە پاشایەتی کردێتە فۆرمێکی دەسەڵات پاشایەتیەک کە باوەڕی بە بازرگانی هەیە پاشایەتی کە باوەڕی بەهین هەیە بە تیجارەت و ئالوگۆڕ هەیە یعنی مۆنارکی ئەوەی کە پێڵێن سیستەمی پاشایەتی لە ضرورەتی گەشەی سەرمایه‌دار و ضرورەتی گەشەی چینەکەواتت پێشەوە کە پێویستی پێ بووە کە ئەمر لە ناو بەس ئەم ضرورەتە لە ناوە چێکەی لە ناوە چێ کاتێ بورژوازی وردەوردە خەریکە دەربگاتیە بە عەرزا و کۆمەڵ ئەرستۆقراتی هینی بە دروستە بێ کشتوکاڵی بە دروستە بێ کە هێشتا ڕێگرن لە گەشەی ئابووری باجی زۆر دانێن مەسەن کرێ نادرێ معلوم نیە کرێکار وە کۆیلی شەکا وردەوردە ئەمە گۆڕە بە فۆرمێک کە ئەوان ئەڵێن باشە گەڕوا بە ئەمانینی ناو سیستەمێک و ناوێنین پەرلەمان دروستە بێ یعنی هیچ شتێک اختیاری نییە مەسەن فاشیزمیش وەک فۆرمێک لە فۆرمەکانی سەرمایه‌داری کە هەمیشە هەبوو بۆ بچێت و پێوە لە کۆلۆنیالیزم چییە فاشیزمێکی تر پیاسپێکی بەرامبەر بەوی تر ینی بۆیە هەمیشە هەبووە جا ناوەکەی گۆڕاوە بووە شتێکی ترە یان بەڵام بوونێکی بنیادیە نەک ئەوەی بوونیش عەرەزی ئایا ئەگەر ئەزمە نەما نا هەر ئەمێنێ هەر هەن هەمیشە فۆرمێکی هەیە کۆمەڵە شتی هەیە لە کۆمەلگای وەکو وتم سەرمایه‌داری خاوەنی تەناقوزاتی خۆیەتی و لەم تەناقوزاتانەی خۆیان کێشمەکێشی کۆمەڵایەتی طبقاتی دروستە بێ و لەم کێشمەکێش طبقاتیانەیە بزوتنەوە جیاواز دروستە بێت تەسەورات و ئارایی جیاواز دروستە بێ لە هەندێک شوێنە فۆرمێکی سیاسی بەخۆیان یعنی بەشێکی جانەکراوی سیستەمەکەیت ناتوانین بڵین ئەگەر بەو تەسەورە و سەیریکەین کە ئەمە لەگەڵ ئەزمەیە فاشیزمیش نامێنێ ئەمە بێ کاتی تر تو فاشیزم وەکو ڕێکخراوێک سەیرەکەی کە ئەگەر بوونە اجتماعی وابوووریەکەی نەماویش دامێنێ وانە بنیادی سەرمایه‌داری فاشیزمە بەڕێم بەڵامی تر کە گەشابێت ئەمە ئەبێ بە دیموکراسی کە ئەزما بێتەوە سەر فۆرمەکەی خۆی ینی خۆی ئەزمەش هەر بەشێکی ئۆرگانیشی ژیانی سەرمایه‌داریە شتێکی ئەوە نییە عەرەزی بێت و دۆخێکی نالەبار بێت و بەسەر بچێەوەوانە بەڵام لە ڕاستیە باسەکە زۆرتر بۆ من ئاوایە لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەو قەیرانە کە سەرمایه‌داری بەدەستیەوە ناڵێنێ کەمێک جیاوازی هەیە قەیرانە تازەیەوە مە ماوەیەکی دوور و درێژە لە قەیرانین لەوە ناچێت کۆتاییەکەی دیار بێ و قەیرانە هەتا دێ قوڵترە بێتەوە ئەمە لایەک لەلایەکی تریشەوە ئەو چێبەرچیانی کە ئێستا لە دنیای سەرمایه‌داریە لە بینەوە فۆرمانی کە لە ئارایە دەورانی ڕابردوو چێشمەچێر لە دنیای سەرمایه‌دارە لە بینی دوو قوتبی دیاریکراوە بۆ هیچیان بوو بە درۆژ وایە ناوی لە خۆی نابوو سۆشیالیزم و بەهاکانی کە باسی لێ کردو ئەوانە ئەوەیە کە ئینسانەکان لە ڕووی ئابوووریەوە یەکسان بن لە ڕووی ژیانەوە مرەفەه بن بە جۆرێک لە ڕووی بڵین بێکاری و بێکاری نەبێ خانوبەرە بۆ هەموو کەس تەندروستی بۆ هەموو کەس خوێندن بۆ هەموو کەس ئەمڕۆ ئێمە لە دنیای سەرمایه‌دارە لە بینی دوو قوتبیان قوتبێکیان سەرچاوی پێشکەوتن و گەشەکردن و فراوان بوونەوەی خۆی و ئەوەی پێوترێ گەشەی ئابووری یاخود گرۆث بە زمانە بڵین اقتصادی ئینگلیزی اقتصادەکە لەسەر بنەمای ئیستیبدادی ئاشکرا سەرکوتی ڕاستەو خۆی کارگەران و داسەپاندنی دۆخی نالەبارترین دۆخی کار و ژیان بەسەریانە ئەچێتە پێشەوەکەیش مۆدێلی چاینەیە مۆدێلی چینە ینی ئێستا ئەوروپا لە بەرامبەر مۆدێلی چینە وا خۆیە بینێتەوە ئەم مافی مرۆڤە چی بۆ من دەستی خۆم پێوە بەست ئەم هەموو کارگەرە هەرزانم دەستکەوتۆ دێنە ئێرە هەمویان لەسەر ئەساسیەوەی کە کۆچکردوون و ئەوان ژوەکو ئێمە ئینسان وەتوان بەشێک من لەم کۆمەلگایە ئیتر هەروە بێکارە بنە چند سۆشال وەرەگرن و هەروە بێکارە بنە چند پارەی بێکاری وەرەگرن و سەربەت و سامانی ئەم وڵاتە بۆ خۆیانە بن و ئەمانەیمە چیمان داوە لەمە ئەگەر بێت و ئەو بیان قیەمانە یاخود ئەو ئەرزشانەی کە لەم کۆمەلگایە لەم بەهایانی کە لەم کۆمەلگایانەیە بە جۆرێک جێگیر بووکەوە ئینسانەکان لە ڕووی ماف و لە ڕووی سیاسیەوە یەکسان و هەموو یەک دەنگیان هەیە و هەموو یەک شخصیەتی بڵین ڕێز لێ گیراویان هەیە لە بەرامبەر یاسای ئەو ئەمانە ئەگەر لەمە تێپەڕینوانە وەختە توانین فۆرمێکی وەکو عەرەبستانی سعودیمان هەبێت لە ئەوروپا ینی کارگەر بێ بۆ ئێرە کار بکە هەمووانی کە پێویستمان ئەنجامی باتوانە بەڵام لە مافەکانە لەگە خەڵکی ئێرە هاوتا نەبێ بڕای من ئەمە هەڕەشەیەکی گەورەیە لەسەر تەواوی ئەوەی کە بدەمای ئەم سیستەمە مۆدێرنە دیموکراسی لیبرالیە لەسەری دامەزراوە
و لادان لەمە بە جۆر لە جۆرەکان بەرەو پاشگەڕانەوەیشی زۆر گەورەیەوە من وازایمە لە قۆناغێکی خەتەری ژیانی ئەم سیستەمەیە ئەژین وانیەکەوەی لە دەست دەچێتەوە ئەوانە زۆر ئاسان نتوانێت لە داهاتوە بەدەست بهێنرێتەوەی کە بەدەستێنراوە بە خەباتیشی دوور و درێژ بەدەستێنراوە ئەمڕۆ بەرچاوی خۆمانەوە بینین کارگەرانی ئەوروپا و بەشێک ئەمریکاش لە بری ئەوەی کە نوچی تیژی خەباتی خۆیان ئاراستەی چینی باڵا دەست بکەن و ئەوانە ڕێگا ئاسانەکە هەڵەبژێرن کە سەرچاوی موسیبەت و ژیانی نالەباری خۆیان بەو موسڵمانە بێدەرەتان و بەو کۆچ کردو بێدەرەتانانە بزانن کە لە مەکسیکەوە دێن لە سووریاوە هاتوون لە باکووری ئەفریقاوە یاخود لە ئەفریقاوە لە ڕێگەی باکووری ئەفریقا و خۆیانەکەن بە ئەوروپایە کێشەکە بەوان نەزانن کە ئەمە بە بڕای من هەڕەشەیەکی گەورەیە لە کولی ئەوەی کە پێوترێ ماف و ئەو ئازادیەت تاکە کەسیانەی کە ئەمڕۆ لە بەشێک لە دنیا بەدەست هاتووە و ئەگەر لێرە ئەوانە ئەکەونە ژێر پرسیارەوە وەختە ئەبێ پرسیار ئەوە بێت لەو جێگانی کە هەر نەبوون چی بەسەر خەڵک دێ ئەگەر بۆ ئیسرائیل ئاساییە ئەوەی ئەیکا لە فەڵەستینە و لە لوبنانە ئەوە بەسەریا تێپەڕێتوەوان و لە بەرچاوی زەقی دنیاە ئەو هەموو تاوانە بەرپا بکاتوەوانە وەختە بۆ ئەبێ ئەم پشتە بۆ خەڵکی کوردستانیش بۆ بۆ تورکیاش ڕەوانە بێ کە بە بەسەر خەڵکی کوردستانی بێنی یا بۆ بەیانی بۆ دەسەڵاتێکی فاشستی لە بەغار ڕەوانە بێ کە بەسەر خەڵکی هەرێمی کوردستانی بێنی یاخود بۆچی جمهوری ئیسلامی نەتوانێت هەماشت لە بەرامبەر خەڵکی کوردستانی ئێرانە بکاتەوە ئەوانە و بۆچی ڕۆژاوا غەرقی خوێن نەکرێت مەوە ئاساییە ئەوە نیە ئەکرێت لە ئیسرائیل دەتوانێت بیکات و بناوی مەدەنیەت و مافی مرۆڤی شەو کەسیش ناتوانێت خەی بگرێ ئەی بۆ بێ لەم شوێنانە ممارس بەستمەوەیە ئەم بزایرانە هەمویان بەیەکەوە بەستراون و ئێمە بەڕاستی لە قۆناغێکی خەتەرا ئەژینەوەوانە و من وایە بینم کە مەسەلەیە شتێکی عەرەزی نییە ئەمە ئاڵگۆڕێکی مێژوویە خەریکە لە دنیا ڕۆیە ئەگەر وریان نەبینەوە گەر سەنگەرەکانی لە بەرامبەران نەگرین داهاتوومان زۆر تاریکترە بێت لەوەی کە ئێستا بەڵێ من موافقم بە قسەکانە شەماڵگیان خۆی کە تۆ لە دیاردەی سەربەرزکردنەوەی ئەحزابی نیفاشیستی و ڕاسیستی تازە هەم لە پەرلەمانی ئەوروپا کە پاربینیمان و هەم لە سەرکەوتنەکانە لە فەڕەنسا لە ئەڵمانیا لە سوید مەسەلەن ئەمانەی تر ڕاستەکەی شتێک نییە تۆ بیسپێری بە تەحلیلاتی سەطحی یعنی ئەبێ قوڵ بینەوتایە و یەکێ لەو مەیدانانەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە بۆ وایە بۆچی ئەمانە ئێمە سەرەوەانەوە حتمما فاکتەری زۆرە بەڵامیکی لە فاکتەر هەرگرنگەکانی شێبڕکی ئابوووریە مثلەن هەر دوێنێ ڤۆڵکسواگن پێرێ ئەلانی کرد کە لە سا 15 کرێکارانی خۆی بێکارەکە بۆ چونکە پێیتر ڤۆڵکسواگن ئەو کە فەخری سەنعەتی ئەڵمانی سارێ ئەڵمانیە هەر ناوی هەرەوەیە ساری گەل هینە توانای شێبڕکەی ساراتی هینی نییە ینی چاینای نەماوە مەسن چاینا لە بواری پێشکەشکردنی مەسەلەن سارەی ئۆتۆمبیلی زیرەک ئۆتۆمبیلی کارەبایی بەهێز زۆر تۆکمە زۆر ئەمین و سالم بە نیو قیمەتێکتر لە نیو قیمەت کەمتر بە بازاری ئەوروپا و ئەمە ینی شکستی گەورەی هینە بەسم بۆ نمونە ئێمە هەر ئەمە مەیدانێکی ئابوووریەکە مەگرتومانە مەیدانێکی تر مەسەلەن شتێک هەیە پێڵە ڕقایقی هینی چیپەکان چیپ بەڵێ مەسە ئەنتل شەریکە ئەنتلی هین ئەو کاتێک کە لەگەڵ ئەنتل هەیە لەگەڵ هینە ئیشەکە هەتا لە هەموو مۆرەکە بەسەر هەموو کۆمپیوتەرێکەوە هەیە نسا ئەنتل کۆریال ئەم ئەنتلە لە نازام چەند 150,000 کرێکارە چەنە لە ماوەی ئەو سەماوی ئەخیرا دەری کردو لە بەروی توانای منافسەی هینی نەماوە شەریکاتی چینی نەماوە کە بە سعرێکی تۆکمەتر بەهێزتر پێشکەشیەکەوە بە کەمیەتێکی زۆرتر و بە پێچوونێکی کەمتر هەموو ئەمانە ئەبنە پرسیار هەموو ئەمانە پرسیار لای ڕاست و ڕاستی ئیفراتی ئەوروپی کە ئێمە لەکوێن باشە یەکشت کە گرنگە ئێمە کە باسیکەین ئەوەیە کە باسی دیموکراسەتی پەرلەمانیەکەین لە دیموکراسەتی پەرلەمانیا دیموکراسەتی لیبرالیە نقاباتی کرێکاری هەیە واتە وڵاتانی ئەوروپی لە هەم وڵاتەکانە ئێلۆیەکەیەوە صاحبی هەزارە هەکرێکارە و ڕێکخراوەتیایە
واز لەوە بێنە کە هینە واز لەوە بێنە کە ئەمە وەسیلەیەکی فعال و کاریگەر نیە بۆ خەباتی چینەتی بەڵام یەکشتی بیر نەچێت هیچ عقدێک لە وڵاتێکی کوسویدا یان لە وڵاتێکی وەکو نەرویجا یا دانیمارک یا ئەڵمانیا یا فەڕەنسا یا هیچ عقدێکی کرێکار بەبێ فلتەری LO ناڕە يعني LO اتفاقێکی جەماعیە لەگەڵ ڕێکخراوێکی تر هەیە کە سەر بە هینەکان خاوەنکارەکان فۆرمۆل بەندی کراوە بۆ قانون پێڵەن یاسای کار یعنی تۆ لە وڵاتانە هێزی کار بە دەستە جەمعی ئەفرۆشی بە خاوەنکار لێرەدا خاوەنکار ناتوانێت کرێکی کەم بە چونکە کراوت هەیە ئەمە یەک دوو کار کۆنسپتی کار هەرەوە نییە کە تۆ توزان مێزی فکری خۆت یا جەسەدی خۆت بمای 8 ساعت نا لە چواردەوری کار کۆمەڵە یاسا کۆمەڵە زەماناتی ئیجتیماعی هەیە کە ئەو پارێزێ مەسەن لەم وڵاتی کە من تیاژم لە نەرویج تۆ ئەگەر ساڵێک نەخۆشکەوی ساڵەکە لە ماڵەوە دانیشتە سەی تەلەڤیزیۆن کە شتەکەی چیەکەی بیکە تۆ نەخۆشی معاشی خۆت هەموو مانگە دابەزێ بۆ نمونە لەوە زیاتر نەخۆشکە شتێکی پێڵەن IIP یعنی تۆ ماوەی 3 ساڵ لە ساڵ 66 معاشەکەت وەرەگری ئەگەر هەم نەبوو بێت تەقاعود یعنی کۆستبارە تێچووی زۆرە ئەگەر ئەم اقتصادی ئەوروپا بەم شکڵە بچێتە پێشەوە ئیتر سەرمایه‌داری واقعا ناتوانێت کرێکانی بە بەو ڕادەبەرزەی کە هەیە ینی لە چاو چاینا و لە چاو رووسیا و لە چاو تورکیا و لە چاو ناوەڕاست خۆراڵەتی ناوەڕاستە کرێکار لێرە ئەسڵەن نوعێکین هەیە پێناسەیەڵە کرێکاری بورژوازی کراوە کرێکار لێرە وەکو چینێکی بورژوازی لێ هاتووەتەوە بۆیە ڕاست بەرامبەر بەمانە لە شوێنەکەیتر ناتوانێت توانای ئەوەی نییە حلی خۆی خاتە پێشوانە حلەکانیشی چی ئێستا ئەوەی کە لە یەکێتی ئەوروپا سەرەکەونیا لە فەڕەنسا لە هینە ڕاستەکەی ڕخنەیەکە زلەیەکە لە بورژوازی تەقلیدی کە بابە تۆ چیەکە لە ناوی اتحادیە ئەوروپی بۆ نمونە تۆ چیەکە لە ناتۆ ئەم هەموو کۆستبارەی شەڕ بووە هەم داوای ڕاگررتنی شەڕەکەن لەگەڵ رووسایە هەم داوای فۆرمێکی تری یەکێتی ئەوروپاکەن کە یەک خۆشگوزار چونکە لە دوای ئەزمەی 2008ەوە لە دوای ئەزمەی 2008ەوە ئیتر ئەوروپا قرار بوو بەرز بێتەوە ئەوروپایشی موحەدی بەهێزی خاوەن بە کار و بە اقتصادێکی بەهێز و ئاستی خۆشگوزارانی خەڵکیەکەی باتە ئاستی سەرتر کەوانە بوو هەر بەرەو خوارە ڕوا بۆیە ڕخنەی ڕاستی و نیفاشیستی تازەوەی کە ئەمانە ینی ڕخنەیەکە لە ئەوروپای موحەد ڕخنەیەکە لە ناتۆ ڕخنەیەکە لەوەی کە ئەمریکا ئەوروپا حزابی تەقلیدی ڕاستی ئەوروپی ناتوانێت خۆشگوزرانی بۆ ئەمان خوانەکەنە بەدیلەکە چی ئەمە گەر بین هیجرە ڕاگرین ئێمە ئەگەر بین فرسەتی کار زۆرەکەین ینی هەرم ئەو خێتاباتە وتم کە ئەڵێن هیجرە ڕاگرین ینی بۆ ئەوروپا حتمما کێشە زعیفەکە واتە فگورە زعیفەکە کە هەیە پەنابەرانە ڕاستە بەڵام لە ڕاستیا کێشە ناتوانن ڕایگرن زین چێن ئێستا هەر لەم سویدیا لە هەفتەی ڕابردووە تقریرێک بڵاو بووە شاری ستۆکهۆلم تاکو ساڵی 2033 لە 10 ساڵی داهاتووە 137,000 کەس زیاد دەکە شاری ستۆکهۆلم چەندی پێویستە لە بواری خزمەتگوزاری تەندروستیە 180,000 کەس ینی کەمی دەستی کارت هەیە پێویستت بە خەڵک هەیە بێ لێرە خزمەتی بە ساڵات چوان بکە خزمەتی مناڵان بکە لە خەستەخانەکانە کار بکە لە کەرتی تەندروستیە مەسئولیت بگرێتە سەر ئەستۆ ئەوانە کەمی هەیە لەم بابەتەوە لەبەرەوە ڕێگاگرتن لەوەی کەوا کۆچکردوان بێن بۆ ئەم وڵاتە ئەساسەن خەون و خەیاڵە بەڵام ئەوان کۆچکردوویەکیانوێ بێ بۆ ئەم وڵاتە کە مافی نەبێت کە وەختێک بێکار بوو داوای بیمەی بێکاری نەکە کە وەختێک هەر کاری نەبوو بۆ ماوەیەکی دوور و درێژوانە نەچێ پارە لە سۆشیال وەرنەگرێ مناڵی لێرە پەروەردە نەکات و مناڵەکانی مافیان نەبێ بچنە مەکتەب و تەندروستی خۆڕاییان هەبێت و ئەوانە ینی ئەو مافانەی کە خەڵکێکی خاوەن ئیقامەوە خاوەن بڵێن ڕەزامەندی نیشتە جێبوون لێرە هەیەە ئەوان ئەو مافانیان نەبێ ینی هەر ئەو کارگەرانە بن کە لە فلیمی ژیانی بزنەکەی بینیمان کە یا بزنە ژیانە بینیمان کە چۆن مامەڵەی کارگەرانی هندێکرێت لە سعودی ینی بە سعودیکردنی سوید و بە سعودیکردنی ئەڵمانیا و بە سعودیکردنی هۆڵەندا کە ئەڵێ 350,000
هێزی کاری نوقسانە هۆ پێویستی پێێتی لە کاتێکە کە ئەحزابە ڕاستەکانی داواکەن کۆچکردوانە وڵاتە بژێبێن بەرحاڵ من یەکم لە حەزی بچوو بم من زۆر لەگەڵ ئەوانیم کە بە سعودیکردنی ئەوروپا مەسەلەن کارێکی ئاسان نییە دەزانی چۆنە ناڵێم ئاسانە بەڵام هەدەف ئەوەیە ئامانج ئەوەیە باسەکە لەسەر ئەوەیە ناڵێم ئامانج لێدانی ئەو دەستکەوتانێک کە بە درێژایی ئەم سە ساڵە بزوتنی سوسیال دیموکراتی لە ئەوروپا بەدێناوە یا بزوتنی کرێکاری لە ئەوروپا بەدێناوە کەمکردنەوەی ئەمێ لێدانە لەمە هەوڵدانە بۆ نەهێشتنی هەوڵدانە بۆ ئەوی بەحق يعني منطقەکەی وایە خۆ سەرما بەدوای قازان جاڕوە يعني بەدوای ئەوە ناگرێتەوە مەسەلەن لە سەردەمی ئیزدیهارە قبوڵیەتی بەشێ لە خۆی بیا بە چینەکەی بۆی هەم سیستەمەکەی بەردەوام بێتوانە بەڵام لە شوێنەکان نتوانێت بەردەوام بێ بۆیە حملەکە بەدژی چینیکرەکاری سویدیە پەناهەندە سوگینە شتێکی ترە بەڵام حینەکەیەکی پێڵە بزنە ڕەشەکەی بەڵام قازە ڕەشەکەیە بەڵام بزوتنیکرەکاری سویدیە بزوتنیکرەکاری ئەڵمانی بزوتنیکرەکاری فەڕەنسیە و بۆیە یەک شتی تریژمەە حەزە تۆ ئەدیقەتە داوە شەمان کاتێکە بانکی نێودەوڵەتی قەرزەیە بە وڵاتێک لە ئێستاە مەسەن دراوی مەسەن ڕێکخراوی دراوی نێودەوڵەتی چی پێڵەن سندوقی نەختی نێودەوڵەتی سندوقی دراوی نێودەوڵەتی بەڵێ کاتێکە قەرزێکا بە عێراق شروطەکانی زانی چین شروطەکانی زۆر قورسە بەشێکی ئاشکرا ناکرێت یەکێ لە شروطەکانەوەی کە بێت دەوڵەت تەواو لە هین دەستی تا ئەتوانە دەستی کورت کاتەوە کەم کاتەوە لە پێدانی زەماناتی صحی خەزخانەکان و پریڤاتی سەرین دەست پێ بکە هەموو ئەمانە بفرۆشە بە قیتاعی خاص و فقط دەوڵەت ئەرکی چاودێری کەبێ بەسەریانەوە ئەبێ دەست هەڵگرێ لە قوتابخانە و تعلیم و بیخاتە بیاتە دەست قطاعی خاص و کەرتی تایبەت هەروی کە لە کوردستان و عێراق ئێستا بەڕێوەچە بڕ دەیاها خەزخانی تایبەت کراوەتەوە دەیاها مەکتەبی تایبەت کراوەتەوانە یەکی لە خاڵەکانی تر کە زۆر جەوهەریە کە لە شروتی ڕێکخراوی دراوی نەوە نەقدی نێودەوڵەتیە هەیە ئەوەیە کە منعکردنی ڕێکخراوبوونی نەقابی لە کەرتی گشتی و تایبەت بە نەس هەیە بە نەس يعني تو كاتاغ نقابته به وكوتم اتفاقك تو لقل سرمايات دس جمعيه ويناتو انا ينكا اگر نبي برتوازي بتتاك يعني هر كسر لقل كسكاي كا لقل شريكه عقد كتابه وعقد كتابه شي زمانه شنيه زۆر باش بەرحاڵ وەختی بەرنامەکەمان ڕێگەمان پێناداژینە ئەم باسانە توانین زۆرتریشی لەسەر بدوین من ئەزانم کە تۆ سەرنجێکی دیاریکراوت هەیە خۆت لەسەر پەیوەستەیی یاخود پەیوەندی ئەم نیۆفاشیزمی ئەم ڕاستیزمی ئێستا لە ئەوروپا دەرکەوتووە لەگەڵ تێڕوانین و ئەو فۆرمانی کە چەپ پێشووتر کۆمەلگای پێپۆلێن کردووە یاخود پێی ناساندووە و ئەوانە بەڵام لێرەیە ئەوەی کە بینین ئێستا لە ئەوروپا ئەمە لێرەوە بۆ ئەو پرسیارە چم ئەوەی کە بینی لە ئەوروپا جۆرێک بەرەنگاری هەیە ئەنیوە نییە بڵین هێزە ئازادی خوازەکان هێزە ئینسان دۆستەکان ئەوانەی کە لە دژی جیاکارین و ئەوان هەروە بێدەنگ دانیشتە بن ئەن لە هەر شوێنێکە تۆ بینیت کە ڕاستخەریکاوێ بە هەڕەشە بۆ سەر کۆمەلگا هەستەکەی کۆمەلگا بە جۆرێک پەناباتە بەرچەپیش بۆی کەوا لەمپەرێکی لە بەرامبەرات دروستکە ئەوەی کە بینیمان لە فەڕەنسایە شتێکی بەرجەستە بوو ڕاستە حیزبی کارگەری بەریتانیا حیزبێکی ئیمپریالیستیە بەڕاستیوە حیزبی بۆژوازی هاری بڵین بەریتانیایە بەڵام بەرحاڵ پاش ماوەیەکی دوور و درێژ لە دەسەڵاتدارەتی حیزبی محافزین ئەوەی کە حیزبی لێبەر دووبارە دەسەڵات دەگرێتەوە بە جۆرێک لە ناو بڵین هۆکارە جۆر بە جۆرەکانە بەشێکیەوەی تایە کە کۆمەلگا لە ترسی ئەم نیۆفاشیزم و ئەم ڕاسیزمە پەناباتە بەرەوەی کە چەپ دووبارە هێز بگرێتەوە و ئەم بەرەنگاری لە هەموو جێگایەکە هەیە لە هەموو ئەوروپای خۆرئاوایە جێپەنجەی ئەم جوڵانوێ ئەبینی لەم بەرەنگاریە بەڵام ئایا ئەمە بەسە ئەمە کافیە منە وازانم کە تۆ ئەوانی کە خوێنومەتەوە و تارێک لە بابەتەوە نووسیوە ئەزانم کە جۆرێک لەباری سەرنجە تێگەیشت بڵام پێم خۆشەمە بۆ بیرران ڕوو بکەیتەوە ڕێی تۆ لەسەر ئەمە چییە ئەم بەرەنگار بوونەوەی چەپ کافیە بۆی کەوا بەر بەم هەڕەشەیە بگرێ پێشەوەی جوابیتەوە بەخشە جاریشتر لە هاوڕێیان داواکەم لینکیان بەرنامە لە ڕێگەی خۆیانەوە
لە ڕێگەی سوۆسیال میدیای خوانەوە بڵاو بکەنەوە ژمارەیەکی باش لە بینەرانمان ئەمڕۆ بینەری بەرنامەکەن سەرنجێکتان هەیە پرسیارێکتان هەیە توان لە ڕێگەی کۆمنتەوە بەتایبەت لە ڕێگەی یوتیوبەوە ئاراستی ئێمە بکەین بۆی بتوانین لە کۆتایی بەرنمەکەیە لەسەریان قسە بکەین حتمما بەبێ وەڵامدانەوە یاخود بەبێ باسکردن لەسەر کۆمنتەکانتان لەم بەرنمەیە تەواو ناکەین فەرموو. نا من پێم وایە چەپ سەیریکە مێژووی چەپ لە ئەوروپا لە سەرەتای سەدەی 20ەوە مەسەن گەر حسابێکیکەین چەپی پێش جەنگ چەپێکی شۆڕژگێری مارکسیست بووە چەپێک بۆ کە باوەڕی بە شۆڕشی چینی کرەکار هەبووە چەپێک بە باوەڕی بە سۆسیالیزم هەبووە چەپێک بە باوەڕی بە حیزبی چینی کرەکار کردووە چەپێک بە باوەڕی بە مارکسیزم هەبووە چوارچێکی فکری ئەم چەپە لە دوای جەنگەوە ئەکەوێتە تەنگەژەی گەورەوە یعنی ئەکەوێتە تەنگەژەی هەم سیاسی و هەم فکری لە ڕووی سیاسیەوە بوونی ڕوودانی دوو جەنگی جیهانی گەورە و ڕەشبینیەک و ناومێدیەکە لە ئوفق و ئاسوی خەڵکاڕوویە تەسیرەکاتە سەر کاریگەری هاتە سەر چەپ وە باوەڕی بە گۆڕانکاری بەدیهێنانی دنیایکی باشتر ێتە خوارەوە و بۆیە پەناباتە بەر خەباتی پەرلەمانی بە بەسەنانی ئیسلاحی ئابووری اقتصاد کۆمەڵاتی. دووەم فاکتەر ڕاستەکەی بۆ چەپ فکریە مەسەلەن دوای شەڕ گومانێکی گەورە خرا سەر دەستکەوتەکانی مۆدێرنە ئەوەی مۆدێرنە کە لەسەر عقل و قوڵی و منهجیت و حتمیت دامەزرا بوو ئەمانە کرین بوو ئەمانە هەمی کەوتە لەقەوەوە چەپ ئایدیاکانە کوێ و جارێشکەوە پەرەیدا بە گومان و بە فەردیەت و بە نەهلیزم لە ئاستی فکریە یعنی بۆیە مارکسیزم ئەخرێتە وەک سەریکە مارکسیزم وەک تاکە ئایدیای ڕۆشنگەری شۆڕژێر ئەخرێتە ژێر پرسیارەوە هەموو تێرمەکانی مارکسیزم ئەگۆڕێەوە چەپ لە مارکس وردەوەردە دوورەکەوێتەوە لەکێتەوە بە نیچە و بە فرۆیدەوە و دەنوشکاری و بارحاڵ شارستانەتی ئەگۆڕێ بۆ سروشتی ئینسانی جەندەرجەکەی چی نەگرێتەوە جەستە شوێنی زانستی زیندەوەرزانی خۆشبەختی بەردەکرێتەوە بۆ ئێتە خوارە پەسکۆلۆنیزم جگەی چی بۆ ڕازی دەگرێتەوە کۆنسێپی شەڕش و خەباتی شیناتی وەلا دەنرێ و سیاسەتەکانی شوناس و چالاکبوونتیا ئەبێتە هین یعنی بۆ چەپی دوای هین واسێران لە خەباتی طەبەقایەتی وەلەکان بە شوناسەوە ئەبێتە خەباتی سەرەیکی چەپی ئەوروپا و کاتێک کە تۆ وەک چەپێکی شۆڕژگێر کە کۆنسێپتی شۆڕشت لابرد ئەو کاتەی تر بەوە ڕازیە بیکە من قبول مەسەرمایەداری بمێنە بەڵام خەباتی من بۆ ئەوەیە کە کۆمەڵێک ماف لە چوارچەوەی هەمان نیزامی سەرمایەداریە و مافی سەرەوە لە بینای سەرەوە بەدی بێنم و بەمە ئیکتیفای کرد ئەمە گەورەترین زەربە بوو کە دراوە لە بواری سیاسیەوە پەرەیدا بۆی کە جارێککە شۆڤینیزم و فاشیزم بوورە بە فۆرمی جیاواز بەرز بێتەوە یەک شت کەس گرنگە بیزانینەوەی ڕاست مەسەن کاتێک کە شەڕ مەسەن ڕاستی ئیتاڵی شەریکاتی ئەمریکی و ڕۆسفێلد دامیە کرد و معلوماتە کاتێ ئەچێهی نەگرێ ئەسیوبیاگرێ لە ساڵی 1950 هین کۆمیکەکە ڕۆسفێلد کۆمیکەکە بە نەوت ئەزانی ڕاستە میشە لە پاڵباڵی مەسەن بۆ نازیزمیش بە هەمان شێوە مەسەن کاتێکە نازیزم هارەبێ ئەوانە تەسەور کە هەتا لە پروپاگەندەکانی جەنگە ئەنتیسیمیتیزم کە یەکێ بە لە خەسڵەتە ئینەکانی نازیزم ئەسڵەن بەحسی لێ نییە ینی باز ناکرێت کاتێ ئاوشویتز ڕۆیا ڕۆسفێلد ڕەتیە کاتە کەشتیوەڕیە وە کاتێ ئەڵمانیا ڕوخێ بەجیا لەو کەسانەی کە زەربەی مباشریان داوە لە ئەمریکا و ئەوەی زابطێکەوە مەسەلەن 100 جوندی ئەمریکی کۆکردوتەوە کوشتەوە ئەمانە ئەعدامەکرێن و سەرنجەکان هەمووی پارێزرێ و هەر ئەو کاتی کە فاشیزم لە ناوچێ لە ئەڵمانیا و لە ئیتاڵیا فرانکۆ و ئەو کابرایی ناوی چییە ئیسپانین فرانکۆ ئیسپانی و ئەوەی دیلۆزێ ناوی چییە سیدیزارێکێ ئەوەی فەڕەنسا
ڕێکخراوی فاشیستین پرتوگال کۆمەک و دامەکرێتەوە دامە چەند یۆنان زتم فاشیستەکان جارێک کە دامە یعنی بۆ نمونە ئەمانە هەمووی ڕاست هەمیشە لە پاڵ هینا بووە ڕاست هەمیشە لە پاڵ فاشیزم بوو فاشیزم هەمیشە لە پاڕ ینی هەمیشە یەکین بوون گیانەکاتەوە ئێستا سێریکە مەسەن ئەوەی کە تۆ من ملاحەزم کردو مەسەن ئەگەر هۆلۆکۆستی جووەکان لەسەر دەستی ڕاستی ئەوروپی ئەنجامدرا و تەشخیص درا و نەخۆشیەکە عملیاتی بۆ کرا نازیزمی ئەڵمانی کردی و دوای ئەوە مەسەرەن ئێستا لە ئێستایەکە ئێمە لە سەرەتاکانی سەدەی بیستوەکەین ئەو ڕاستی کە هۆلۆکۆستی دروست کرد ئێستا هەرمان ئەو ڕاستی کە پشتیوانی ئیسرائیل یعنی مەسەن سەیریکە حیزبی بەدیل ئەمە هێشتا لە بەحسەکەمەوە دوورم حیزبی بەدیل هەرویستم بە ملاحەزە لە شوێنە کاجێکەمەوە حزبی بەدیلی ئەڵمانی کە تا 1916 گومانی هەبوو لە هۆلۆکۆست و ئێستا لە هەر شارێکی ئەڵمانیا فەرعی تا 2016 تا 2016 ئەسڵەن گومانی هەبوو لە هۆلۆکۆست یان ئەگەر دانیشی پیانایە بە نقطەیەکی ئابری مێژوونایە ئێستا دوای شەڕی غەزە یعنی شەڕ فرۆشتی ئیسرائیل بە غەزە ئێستا لە هەموو شارێکی ئەڵمانیایە حزبی بەدیل ڕێکخراوێکی جووی حزبی بەدیلی کردوێتەوە ئەمە یەک ماری ژێلۆپان کە باوکی وەختی خۆی باوکی ماری ژێلۆپان وەختی خۆی دیسانە هۆلۆکۆستی وەکو تیشکێکی بچووکی ناو تاریکی هین کرد تعریف کرد ئێستا کچەکەی ناتوانێت و کارەکە بۆیە پشتیوانی خۆی بۆ ئیسرائیل جارێک کە دووبارە هاتەوە ئەمریکا بە هەمان شێوە بزوتنەوەی ئازۆفی ئۆکرانی کە بزوتنەوەیکی ڕاسیستی و نازیستی ئۆکرانیە و خۆیان بە کوڕی باندێرە ئازان کە باندێرە کۆمەکی گەورەی نازیزمی ئەڵمانی بوو وەسبۆتە سمبولی نازیزەکانی ئۆکرانیا بە عەلەمەکان سەلیبی تێکشکاوە شەماڵ عەلەمەکان سەلیبی بەو عەلەمەوە چوون بە ئیسرائیل بۆ پیشتانێکی دەوڵەتی ئیسرائیل بەرێ ڕاست تەواو خیتابەکەی گۆڕیوەوانە بەڵام بۆ چەپ سەریکە مشکلی چەپ بۆ یاڵێن من کە بۆی وتم چەپ دەوری هەبووە لە بەرزکردنەوەی ڕاسیزمان لە ئەوروپا و من لەو بەحسیا بە درێژی باسم کردو بە کورتی ئەگەر بیڵەمەوەیە سیاسەتەکانی شوناس لە سەرەتای سەدەی بیستە سیاست هێبوون سیاسەتی شوناسی باڵی ڕاست کە جیاوازی کولتوریەکان جیاوازیەکانی بینی من و تۆ یعنی ئێمە و ئەوان واتە ئەوانی ئەوروپی و ئێمەی شەرقی لەوەتا لە جیناتمانایە و کاتێک کە تۆ جیازەکان لە جیناتە ئەیبینیتەوە ڕاستەکانی کۆن وایەنەوە ڕاستەکانی کۆن بەڵێ بۆیە بۆ معلومات لە هینا لە سویدا هەتاکو و پێما بە شەستەکانیش بوو دیراساتی دیاریکراوەکرا لەسەر کە لەسەری ئەفریقیەکان کە جیاوازە لەگەڵ کە لەسەری بڵین ئەوروپیەکان بۆ کەشفکردنی هەندێک لایەنی شخصیەتی ڕاشپێستەکان یاخود بۆ پۆلێنکردنی ناسینەوەی بڵین ئەم ڕیسانە ئەمە بەکارە برایان ئەمە بەشێک بوو لەو ئینە لەو تێڕوانینە جیناتیکێ بڵێن بۆ جیاوازێک بینی ڕەگەزەکان یاخود نەژادەکان بەڵێ شوناسی ڕاست یعنی جیاوازیەکانی کۆمەلگە جۆرەکان لە ناو جیناتە هەیە کە لە ناو جیناتە هەبوو بێ کولتوری ژەخرێتە پاڵی بۆیە هۆلۆکۆست دروستە بێ ینی بەڵام دوای شەڕ ئەم خیتابە نەک لە مەیدانی سیاسیەوە کوتم دوای شەڕی جیهانی دووەم بەڵێ دوای شەڕی جیهانی دووەم ئەم باسە بۆ عیبە بۆ تابوو ئەسڵەن تۆ دوابێ خەڵکێک جیاوازە لەسەر ڕەگەزەکەی جیاوازە یعنی ئەسڵەن لە مەیدانی سیاسیەوە دەرخرا لە مەیدانی فکریشە مەسەن عیب و باسیەوەکەی کە بروتە جیاوازی بانێ لە ڕەگەزیە ئینسانەکان جیاوازن لە ڕێگەزی و عێرقێکی گەورە هێناوی عێرقی یاریکە بۆ خۆی درۆیەکی گەورەی چەپ لەم کاتە ناسیۆنالیستە کوردەکان لێمان توو ڕابن ئەڵێ نەمەشتان لێ سەنگینەوە ئەمە ئارین و بەشیشین لە عێرقی ئاریەوەوانە نا من ئەمە بەحسێکم هەیە بێ لە سەریوانەوە پێم وایە بێتە هینە درۆیەکی گەورەیە درۆیەکی گەورەیە ڕەگەزی ئاری و نەژادی ئاریە درۆیەکی گەورەیە دەرخواردێنداین بڵێ درۆیشی گەورە و ڕاستیستانش بەرحاڵ چەپ خیتابێکی کە ئەهێنێ خیتابەکەی چەپ ئەمێ نا ئەڵێ جیاوازی کۆمەڵگە جۆرا و جۆرەکان لە مێژوەکانە
نەک لە جێندەرایە ئەمە چەپێنایی و ئەمە بەحسێکی گەورەیە ینی زیاتر لە ناو بەحسە فیلمیستەکانە هاتە ناوە کاتێککە باسی سەوسانە و ژنەکری ئەڵێ باخۆی بێتە قسە بەڵام ئیتر ئەم تێڕوانینە ستاندارد پونکتی پێڵێن ستاردان پوین ئەبێتە تێڕوانین تەواوی چەپی پۆست مۆدێرنە و ئەوان پیان وایە کە مرکز مەسەرەن هەر وەستانەوەیەک بەرامبەر بە مرکز لەلایەن حاشیە ینی ئەو ئەطرافەوە هینە ئەوەی وەستانەوەی بەرامبەر بە کۆلۆنیالیزم ئەڵێ چی ئەڵێ تۆ ئەڵێ ئەوی تر بە حکمی مێژوەکەی ناتوانە قسەکە سەرکوت کراوە خاوەنی دینێکە کە ناگۆڕدرێ مەسەرەن ساموئیل هێنتنگتۆن هەمان ئەو قسەیەکە کاویش لە لۆتەرەوەری گرتووە مەسەن لۆتەرەوەری گرتووە کاڵێ ئیسلام دینەکە مۆدێرنیزە ناکرێ و خەڵکی موسڵمان خەڵکانێک کە جامدن لە ئەفکاری خۆیانە بۆیە بۆ چەپ ئەڵێ ئەم مێژوە دروستە ئێمەی جیاواز لە کۆمەلگەی ئەوروپی ئەوەی کە ئێمە لە نێو مێژووی خۆمانە زیندانین و ئەسیری ئەم مێژووین بۆیە بە تێکەڵاوبوونمان لەگەڵ کۆمەلگە ئەوروپیەکانە ئەبێ هەوڵ بن ئەوان ئەم تێگەشتیان هەبێت لە ڕوانگەی خۆمانەوە بەڵام ئەگەر ئێمە بین وەکو پیاوە ئەوروپیەکە لەسەر مافی ئەوان قساکەین ئەمە ئەبێتە نەوعێک لە کۆلۆنیالیزمی فەرهەنگی بۆیە ئەبێ مرکز حاشیە خۆی قسەکەواتە ئێمە خۆمان بینە قسە هەر لەم ئەوان خۆیان دیاری بکەن چی ڕاستە و چی غەڵەتەوە ئەوان هەر لەم چوارچێە مەسەلەنەوەی کە پێی وترێ فرەکەلتوری یاخود سیستەمێکە نیسبەتی فەرهەنگیە و ئەوانە ڕێژەیە لە ڕووی فەرهەنگیەوە شتێک ڕاستە لە فەرهەنگێکە شتێ هەڵەیە لە فەرهەنگێکی ترا لەبەرەوە تۆ ناتوانانی قیەمەکانی خۆت بەسەر و خەڵکانەیە بسەپێنی کە وڵاتانی ترەوە هاتوون بە جۆرە لە جۆرەکان ئێمە 20 ساڵ لەمە پێشکێشەی گەورەمان لەگەڵ چەپی سویدا ئەوە بوومان و بابە کچ بناڵ نابێ بە زۆر لەچی لەسەر بکرێ ژنان نابێ ئەوە قەتلی ناموسی بکرێن لەم سویدەیە ساڵانێک لە یەتۆبۆریە پیاوێکی فەڵەستینی ژنەکەی کوشت خەریک بوون بە بیانووی ئەوەی کەوە نیسبەتی فەرهەنگیەوە فەرهەنگی جیاوازە خەریک بوون لە زیندان دەریان نەکرد یاخود ئەسڵەن عقوبە نەدرێ ئەو عقوبەیە پیاوێکی سپی ئەدرێ لەسەر کوشتنی ژنەکەی ئەم نەدرێ بۆ لەبەرەوەی ئەم لە کەلتورەکەیە ئەو شتە بەڕسمی ناسراوە من بە ئەم نمونەیەنمەوە بۆی کەوا مشخص بێ و دیاریکراو بێت تۆ باسی چیەکەی ڕەنگە تۆ زێر پێویستیاکە بینەرانمان بزانن تێبگەن کە ئێمە لەسەر چی قساکەی بۆ لەم بابەتەوە کە چەپ چ ڕۆڵێکی هەبوو لەم جیاکاریەیە لەم هێشتنەوەی ئەم کولتورە لای ئەم تێڕانینە کولتورەکان نەگۆڕن یاتە کولتوری ئەوروپیمان هەیە کە کولتورێکە بەرزە و کولتورێکی ترمانێکە کولتورەکە ئەستیری مێژووکی خۆیەتی و ئەوەی کە تۆڵێت تەواو دروستە هەر بۆیە کاتی ئەمە ئێتە پێشەوە ئەو بەرپەرجدانانەی کە لە هینا دروستە بێت لە ئەفریقا و لە شەرقی وسەتا دروستە بێت مەسەن شۆڕش تێڕوانینەکانی سەید قوتوب مەسەلەن شۆڕشی جمهوری ئیسلامی کاتێک کە جمهوری ئیسلامی هاتە سەر حکم ئەمانە وەک حەدەسی شۆڕشگەران چاولیەکرێەوە وەک وەستانەوەیەک بەرامبەر بە ئەو کەسانی کە زمانیان نییە بەرامبەر بە مرکز کە ئەوروپای ئەم بەحسانە درێژە حتمما من نامێت بە قوڵی پشمەسەری چونکە خۆش نییە جێەوە نییە من باسی شتێکم کە ڕەنگە نامۆ بێ بۆیە غەریب نییە فۆکۆچە بۆ جمهوری ئیسلامی خومینی بینێ و دەستخۆشی لێکە چونکە ئەم کێڕوانین ئەم چپە ئەمەیە بەرحاڵ لەم بۆ تێکەڵکردنی ئەم خەڵکانی کە بەرەو ئەوروپا هاتوون کە لە ئەنجامی هەت کۆلۆنیالیزمیشی ترەوە جارێکی کۆلۆنیالیزمی کۆنەوە سەپاوە و ئەم هیجرێتە ڕوویاوە ئەم بە ئەوروپا هاتوتە پێشەوە کاتێک کە تۆ کۆلۆنیالیزم بەڵام مێژوەکەی کە تۆ تەواویەکەی کۆلۆنیالیزم تەواوی بەڵام لە جگەی خۆت کۆمەڵە حاکمی خوێڕی سەرسەری توزانە هەتی تۆ نایەنەی سەرکوتگەردانەی کە خەڵکەکەی لە برسێتی و بە ئازادی و بێنان و بێکار و هینا ئەژێنێ و خەڵک ڕاکات دەرەوە بۆی کە من و تۆ جەمان بێتۆ لە سوید لە نەرویجا چەپ تێرمێکی هێنا بە ناوی ڕێژەگەرایی کولتوریەوە کولتور ڕێلاتیڤیزم یعنی من لە تۆ مەسەنم بۆ تۆ لە تۆ تێگەم لە ڕوانگەی بۆ چوونی خۆ تۆ بۆ شتەکەم یعنی ئۆکەی من ڕێز لە تۆ ئەگرم ڕێز لە معتەقەداتت دەگرم ڕێز لە کولتورت دەگرم و من هەوڵێم ئەو وەسائلانە بدۆزمەوە کە تۆ کولتورەکەی خۆتی پێ بەپارێزی ئەمەیە کەم لەڵم جیاکاری دروستەکەواتە تۆ لە جیاتی ئەوەی تەسەورێکی جیهان گەورە ینی چیپ یونیڤەرسالیت هەبێ بۆ مرۆڤ هاتووی بەش بەشیانەکەی بەسەر شوناسی جیاوازە
بۆ ئەمە تۆیە کە پێیانەوە لە وڵاتێکی وەکو عێراق مسلمانی زۆر ئاساییە هەر لەم ئۆسترالیا نزیک بە 200 قوتابخانەی قورئان هەیە دەوڵەت پشتگیریەکە دەیان کۆرسوهی نەکرێتەوە بۆ هین عادیە مناڵی هێشتا لە ئیبتیدایە لە ڕۆزە تەواوی حیجاب بکرێتە سەری خەتەنەکردن ماوەیەک ئیتر بوو بە جەریمە ئاسایی سێرەکە بۆیە ئەمەی کابراایەکی ئەوروپی نەرویجە سوێدیە قوڵێکا بۆ خۆی کە هەموو ڕۆژی کولتوری خۆی بگۆڕێ مۆسیقاکەی بگۆڕێ شکلی ستایلی جلەکەی بگۆڕێ تەسەوراتی بگۆڕێ بۆ توی قبولی ناکە مثلا ئەمە تەسەوری چەپە چەپی پۆستمۆدێرنەکە ئەمەی هێناوە نا ئەمە ئەبێ دەستی لێ نەدرێ چونکە قسەکردن لی معنای تێنەگەشتن لی و ئێمە ناتوانین قسە هەتا ئەگە قسەشی دەکەین ئێمە ئاوی نەهین ئەبینە جارشکە کۆلۆنیالیزم بەسەریانەوە بۆ یەکو خۆی بێڵەرەوە دەستی مێرە بەڵام ئەمە بۆ ڕاست وانە بۆ ڕاست بێتە دژایەتی بۆ ڕاست ئەبێتە دژایەتی ئەوەی کە ئێستا دیموکراتەکان لە سویدایکەن بەرامبەر بە پەنابەر و بۆ فەندەمیتالیستێکی مەسەن تونڕەوێکی ئیسلامی ژە بێتە شەڕ لە دژی ئیسلام ئیتر ئەمە بێتە کراشەکە بەرەو ئەوە بە هەم ڕاسیزمی ئەوروپی قوی بکات و هەم بەرامبەریشی فەندەمیتالیسم ئیسلامی بچێتە باڵایەکی سەرتر بۆیە ئەمەی کە هاتووە بە ناوی ئەم ڕێلاتیڤیزمی کولتوریەوە هەم ئەم تەسەورێکە وەختی خۆی چەپ هێنایی و بۆتە بەڵا و ئەم ڕاستیزمی خوڵقانووکە ئێستا ئێمە ئەیبینین و پێیان وایە کە ئەم خەڵکە ئیندیماژ ناکرێت هەر بۆیە کە ژیژە گەڵێ ترسی ئەوروپا لە ئەوی تر لە پەنابەران کاتێکە هینەکان ڕوویە کۆچە گەورەکەی پەناهەندەی دوای ئەزمەی سووریا دوای شەڕی سووریا خەڵکێکی زۆر ئەوروپا ڕۆشن ئەڵمانە 2 ملیۆن وەرگرتووانە ژیژەک ئەمەی وت کە ترسی ئەوروپیەکان لە ئەویتی لە ئەمانە ترسێکی ئابووری نییە بەڵکو کولتوریە ئەمان ئەم خەڵکی کە دێن کولتورەکان دژابەر بە کولتوری ئەوروپی بۆیە کراش دروستەکاتوانە یعنی ژیژەک بەبێ ئەوەی کە بێ بە ڕخنە لە تەسەوراتێکدا کە پێشتر چەپەی بووە هاتووە دیسانەوە ئەمە دوئی نەکاتەوە ڕەنگە پێشموانی خۆشی ئەم تەسەوری هەبێت کە من هەمەکە ئەم جیاکاریە بۆ خۆی هێن دروستەکە و بۆ خۆشی ئێستا ئەگەر وتمانەگەڕێنەوە سەر و فۆرمانی ترکە فاشیزم دروستەکە ئەوروپا لە ئەزمەیەکە یاژی بەڕاستی بەجیا لەو سراعات جیهانی کە هەیە لەسەر ئابووری و کردنەوەی بازاری تازە و دۆزینەوەی بازاری تازە شەڕ بۆتە مۆتەکەیەک بەسەری هەموو دنیاوە یەکێ لە شتەکانی تر فاکتەرەکانی تریش تەکنۆلۆژیا و ئەتمەتەوە دیجیتالیکردنی کار ئەمە ژوای لێکردو کە ڕێژێکی زۆر خەڵکی ئەم وڵاتە بێکار بێ و وەکوتم ڕاز لە سەرمە ئیشەکە لە سەرمە نانەخواوە هەموو ئەمانەتە سەر چاوی من و تۆ کە ئەمانن کە کارمان دەست ناکرێت بۆیە بینی حتا ماتریالی بزوتنە فاشیستەکان نیو فاشیستەکان ماتری هەمووی کرێکار ترامپ کرێکاری پێستا ئەڵمانی لە هەمان شێ بەرحاڵ من لەسەرەوە بابەتەی چەپ کە باست کردوانەوە بڵێم هەر پۆلێنکردنی ئینسانەکان لەسەر ئەساسی کولتور و لەسەر ئەساسی ئەوەی کە پێی و تێش و ناس و ناسنامەی جۆر بە جۆر و ئەوانە کە بۆ خۆی جێگای دابشکاریەکی واقعی ناوم کۆمەڵگایانە کە هەیە گرتووەتەوە لە تێڕوانینی چەپی بڵین زۆرتر سۆشیال دیموکرات و ئەو بەشە لە چەپ کە تێکەڵ بووە لەگەڵ سیستەمی پەرلەمانتاریزمی ئەوروپایە ئەمە بۆ خۆی زەمینە سازی ئەوە بووە کە ڕاستەوخۆ ئەو ڕۆژەی کە دۆخەکە بە ئاراستەیەکی نالەبارە شۆڕە بێتەوە یاخود دەرەوە هەڵدێرە چێوەوانە زۆر ئاسان هەمان ئەو دیمەنە هەمان ئەو ناسنامەیە کە پێشتر وەکو ناسنامەیەکی قوبول کراوە ئەوانە دانراوە گوایە ڕێزی لێژیراوە ئەوانە خێرابێتە ناسنامەیەکی ناشرین و خراپیانی کە تۆ جیاکاریەکەت دانا لە زەینی کۆمەلگایە کە بڵێ ئینسانەکان جیاوازن کولتورەکان لەگەڵ یەکترا جیاوازن هەرێکیان قیمیشی جیاوازی هەیە ئەوانە هیچی چانەڵی بە احترامی یەکتر بگرین دەست بە سنگەوە بگرین من احترامی تۆگرم تۆ احترامی من بگرە وەختێک دۆخەکەن هەلەبارە بێتەوەمانە ئەم احترام و ڕێزگرتنە ئەگۆڕێ بەوەی نەخێر ئەم کەلتورە کە هاتووە خەریکە کۆمەلگاکەی من تێکەدا لەبەرەوە هەموو زەمینەکان و هەموو کەرەستەکانی گۆڕینی ئەو دۆخەی پێشووتری ئەوروپا بە دۆخێکە کۆچ کردوانتیایە هەست بە بڵین پراوێز خراوی بکەن بە یەکجاری و هەست بەوە بکەن کە
بارێکن بەسەرم کۆمەڵگایانەوە فراهم بۆ لە ڕووی کولتوریەوە بەڵام من ئەگەڕێمەوە ئەڵێم کە خودی ئەوەی کە نەهێڵراوە ئەم کارگەرانی کە لە شوێنی تری دنیاوە هاتوون و کۆچکردوانەی هاتوون کە بەشی زۆریان کارگەر بوونیانی تۆ لە 1990 یا 95 ئەوانەی کە ڕویان کردوتە ئەوروپاوانە خۆ نهاتون لێرە خەریکی کاری سەرمایه‌داری بن و بزنس دابنێن و ئەوانە ئەقلێتێکی دیاریکراویان زۆر کەمیان ممکنە سەرکەوتوو بێلەوەی کەوا شتێک پێکەوە بنێت و سەرمایەکی هەبێت بێ بە بەشێک لە چینی بڵین مرەفەهی ئەم وڵاتە بەڵام ئەغلبێتی زۆری بە بەشی هەرە زۆری کە لە ساڵ 95 بەرەو ژووری ممکنە بۆ بە بەشێک لە کارگەرانی ئەم وڵاتە بەڵام بارێکی ئابووری لە ڕابردووە وا پێویستی کردووە کە ئەمە نەبێتە بەشێک لە چینی کارگەرەوە نەبێت بەشێک لە خەباتی چینی کارگەر بۆ ژیانێکی باشتر لە وڵاتانەیە کە ئەمە باسی هێزی چینی کارگەر بەهێز ئەکات و ئەوانە لەبەرەوە بە جۆرە لە جۆرەکان سیاسەتێکی پۆستمۆدرنیستی نیۆلیبرالیزم بووە کە لە سیاسەتی چەپی شەڕەنگی داوەتەوە ینی چەپ دەنگدانەوەی ئەو تێڕوانی نەزاڵی بۆ ژوازی بۆ کەویستێتی لە کۆمەلگای جێگەی بکاتەوە من بە جۆرێک لە جۆرەکان بە پاشکەوتی یاخود بە کلچی بەڕاستی چەپ بووە دوای ئەم تەبلیغ و ئەم تێڕوانینە بۆ ژوازیانە کەوتووەوە ئەو تێڕوانینە چینایەتیە و ئەو تێڕوانینە شۆڕجێرانی خۆی دەستبەرداری بوو ئەم تێڕوانی هەڵبژات و من ئاوایی بینم نەگەوەی کە ئەوان هۆکار بن بەرحاڵ دەست خۆش بێ سوپاس بەڵام ئێمە جوابێ پرسیارە نمان نەدایەوە ئەی چی بکەین ڕێکخراوبن ئەی چۆن ئێستا ئەگەر ئەم چەپە کە خۆی لە ڕابردووە ئاوا بوو و ئێستا ناتوانێت بەرەنگاری ئەم ڕاسیزم و ئەم نیۆفاشیزم بێتەوە لە ئەوروپایە ئەی چەپەکانە بێت چی بکەن و بێت چ ڕێگایەک بگرن نەبەر من نازم بۆ چە ببوورە من بۆ قسە شتەکە من نازم چەپ من ڕسمەیەکە بەرامبەر ئەمەیە ئەبێ مەسەلەن بزوتنی سۆسیالیستی کە خۆی سەریکە بەرامبەر وەستانەوە بەرامبەر فاشیزم بەڕێی من وەستانەوەی بەرامبەر سەرمایه‌داری یعنی ئەم اختلاطە ئەم تێکەڵبوونە لای خۆشمان مەسەن کابرا ڕقی لە فاشیزمی تورکە بەڵام لەگەڵ ئێرانە مشکلێنی تۆ سەیرە مەسەن ڕقی لە فاشیزمی تورکە بەرامبەر بەرە فاشیزمی بزوتنەوە ئیسلامیەکان دەنگێکی نییە ینی هیچ کەسێ مەسن تێکەڵەیەکی عجیب و غەریب پێ کۆمەڵگی خۆمان تەواو شێوا لە ڕێک مەفاهیم و چەمکەکانەوە ینی تەواو شێواوە ینی بۆیە کە تۆ ئەڵێ چی بکەین باشترە بەرام هیچ شتێک تۆ ناتوانانی بکەی بەرامبەر فاشیزم وەکو فاشیزم ئیلا تو بەرامبەر سەرمایه‌داری بێ بۆسی کاڵێن بەرامبەر سەرمایه‌داری وەسی ئەو وەسیلانە ئەو ئینانە چین کە تۆ پێتوانی پێ بۆستی ینی من پێم وایە ڕێکخراوبوون گرنگە بەڵام ئایا ڕێکخراوبوون دەردی ئەو ڕۆژە پێم وایە باسی کشمان کرد مەسەن کاڵێ چینێک لە کارە بێ ڕێکخراوێ چۆنێکی ینی ئەمە هەرشی ئارە یاسچی مەسەن تۆش ملاحەزەیەکی دروستە بوو دوو ئێستا شوێنی ژیان بۆتە شوێنی کۆبوونەوەی خەڵک کرێکاران ئەوە نییە ینی تۆ کەواتۆر لە شوێنی ژیانە ڕێکخراوکە ینی لە شوێنەکە نەک ئەوەی کە تۆ پێدوابێ لابێ کارگە هەبێ و سوزانم هەبێ و نقاب نا مەسەلەن لە هەر شوێنەکە بەڕێی من چووکە بەڕێی من هاتنەوەی فۆرمەکانی نیوفاشیزم بۆ ناو دڵی دنیا وە تایبەتی ئەوروپا ینی تێکشکاندنی هەم ئەو دەستکەوتانەیە کە بەدەست ساتۆ لە 100 ساڵی ئاینداوە بە جۆرێکی تێشکاندنی ڕێکخراوبوونە کە تۆ بە هێزیشی ڕێکخراو ئەتوانی بەرامبەر بە سیستەم بۆسی تۆ بێ ڕێکخراوبوون ناتوانانی بەرامبەر نا بەشێک لە هاوڕێیان ئەزانین چۆنە من زۆر جارەی بینمەوە ئەوانە پێیان وایە ئەم هینە ئەم بەرامبەر بە سەرمایه‌داری و شعاری سۆشیالیستیە وەکو ئفتەحیا سمسمەی بینن جاران لەینەکەی علی بابایە هەبووە ئفتەحیا سمسمێکسە دەرگاکا کرایەوە تۆش لێرە هەر ئەوەنە وتت ئەبێ لە دژی کاپیتالیزمێت تاوام کێشەکانە حل کردو وەڵام بەڕاستی ئەمە بۆ خۆی هێشتا سەرەتای ئەوەیە کە وەڵام بە پرسیارە ئەسڵێکە بدەیتەوە سەرنجێکی درستدا ڕۆژێک باسمان کرد کە هەتا بەرامبەرشیە لەگەڵ ئیسلامی سیاسی یاخودەوەی پێوتری ئیسلامی سیاسی کە بڕامی ئیسلامی زەکردن ئیسلامی بوون ئەتوانێت ناوێکی هینتر بێت ناوێکی دروستتر بێتەوەوانە ئەم بەرەنگاربوونەوە لە وڵاتی ئێمە دوور خراوەتەوە لە بەرەنگاربوونەوە لە سەرمایه‌داری و دوور خراوەتەوە لە بەرەنگاربوونەوەی فاشیزم و بۆ جوڵانەوە سەرتاسەرێکە لە دنیای هەیە ینی ئیسلامی کردنی کۆمەلگا بەشێکە لە فاشیزمێکە لە دنیاە
بڵێن لە ئارایە و ئەمە بەڕاستی ئەو هەڕەشەیە کە تۆ بەرامبەر چێکردن لەگەڵ ئەم تێڕوانین و ئەم لێکدانەوەی قسەکردن لەسەر تەنها مەسای لە فەرهەنگەکانی لەسەر مەسای لە ئابوووریەکان لەسەر مەسایلەکانی بەدیلی ئەو چی بۆ کۆمەڵگە بەرحاڵ ئەوەی کە دقیقا ئەوەیە کە ئێمە ئەم بەرەنگاربوونەوەیە کە بەرحاڵ تۆ ناوتان جوڵانی سوسیالیستی منجەوەم قبولە چە بەتوانێت فۆرمێکی بڵێن چترێکی گەورەوێ بۆ نوا ئەشکال بیر و بۆ چونکە منیش پێم وایە کە ناتوانین لەژێر ئەو چتریا لەگەڵەوانیان جێگەمان بێتەوە کە پیان وایە توانن بانجێڕنەوە بۆ ڕابردوو نا ئەم ڕاستیزمە باش نییە با بگەڕێنەوە بۆ دەورانی ڕابردوو ئەها ڕێزمان لە یەکترە گرتووە هەمووان احترامێکمانە گرتووانە نا بە بڕای من ئەو دەورانە کۆتایی هات ئێمە ناتوانین گەڕێنەوە بۆ ئەو دەورانی ڕابردوو پێویستمان بۆی هەنگایەک بەرەو پێش بڕێن ئەم کۆمەلگایە ئاڵوگۆڕێکی جدی لە خۆیان نیشانداتوەوانە و ئەوانەشی کە خەریکە نەخرێنە پەراوێزەوە خەریکن بە بەڵاو موسیبەتی ئەم کۆمەلگایە لە قەڵەمە درێن ئەو کارگەرانی کە لە لەبارترین دۆخا لێرە کارەکەنەوەوانە بە خاتریەوەی کە کۆچکردون و ئەوانە بە بەڵاو موسیبەتی ئەم وڵاتانە بەحسا بکرێنەوەوانە ئەوانە ژەنەوە ئەم ململانە چیناتیە بەشدار بنەوە بە بڕای من ئێمەمانانێکە بم زمانە قساکەین و ڕۆژگارێک لە ناو جوڵانەوەی سۆسیالیستیا کارمان کردو ئەوانە ئەقی وایە شوێن و موقعیەتی خۆمان لە وڵاتانەشا بناسیینەوە بڕای من ئەمە ڕێگاکەیەتی و پێم وایە ئەمە ئەتوانێت بەرەنگاریشی دروست بێتەوەوانە ینی خەڵکانێک ئەوانە کە بەڕاستی بە خاتری موسڵمان بوون ئێستا هەست بەواکەن کە لە سویداوە 350,000 کرۆن دانراوە چێ پاسپۆرتەکەی ئینەکە من لەو ڕۆژەوە و شتم بیستۆ بەڕاستی هەست بە بەهینەکەم هەست بە تەوهینەکەم ینی من بۆ بێم وابم ئەمەنە بەڵایەشی گەورە بم بەسەرم کۆمەلگایەوە 32,000 دلارم بەرێ بۆی کەوا لە وڵاتە دەرچم بڕۆم بە جێی بێڵم و پاسپۆرتەکەیان بەمەوە بڵێمیتر نامێ هاوڵاتی ئەم وڵاتە بماغت چێ زەرەر و زیانێکم هاتێناوە بۆ ئەم کۆمەلگایە من کوڕەکەم مناڵەکەم کە لێرە گەورە بووە شادی باشی خوێنی باشی خوێن و کاری باشەکاتەوەوانە ئەویش بە بەڵام موسیبەتی ناو کۆمەلگای حساب بکرێ ئەمە تەوهینێکە بەرامبەر بە ئێماکرێ ڕێگاکەی ئەوە نییە من دیفاع لە ناستامەی خۆم کەم و نا ئێمە باشترین لە ئەوروپیەکان و من ڕێگاکەی دیفاعکردنە لە ئەموو ئەو پێودانگانەی کە هەیە نەک دیفاعکردن پەلاماردانی ئەو سیستەمەیە کە خەریکی ئینسانەکان لەسەر ئەساسی ڕیس و لەسەر ئەساسی نەژادی جۆر بە جۆر جیاکاتەوە بەرحاڵ کەنێک کۆمنت هاتووە پێم خۆش نییە بەرنامەکەمان بێ باسکردیان کۆتایی پێبێنم عمەر هاوڕیانێک سڵاویان نردووە هاوڕێمە ڕەسوول محەممەد هاوڕێ هەژێنینا لە سەرەتاوە دەستان خۆش بێ هاوڕێیان سپاس بۆ ئێوە سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ پشتیوانیتان مێدەوارم هەموو بینەرانمان جاریشتر بینچێن بەرنامەی لە ڕێگەی سوۆسیال میدیای خوانەوە بڵاو بکەنەوە گەر تا سەرنەتان کردووە کەناڵی یوتیوبی هیوا لەسەر یوتیوب سابسکرایب بکەن و بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن ئەم کۆمنتی ئەم کاک محەممەد ڕەسوول محەممەدات وڵی عقلێتی کۆنەپەرستی بۆچی وای بەسەر هات گۆڕدرا بۆ سیاسەتی مۆدرنا نەنی ئەم عقلێتە کۆنەپەرستی ڕابردوو بۆچی بۆ بە سیاسەتی مۆدرنەوە حاڵ پێی وایە کە ئەمە عقلێتە گۆڕاوە بە سیاست کا محەممەد و پرسیارەکەڵێ بۆچی وای لێ هات هەمیشە عقلێتە بەشێ بوو لە هیچ چۆنە مەسەن مۆدرنە کەوتمانێ هاتووە لەسەر عقل و منطق و منهجێتوانە هەتا بە لیبرال و بەهێنیشەوە کاتێک زلێک لە عقلێتی مێتافیزیکی کۆن ئەدا ئیتر دین لە دەوڵەت جیاکەتەوە مثلا دەوڵەت دروستەکە دەوڵەت ئەلمانی دروستەکە بەرحاڵ من مافەکانی چوزانم تاک ئەسپێنێ ئەوانە بەڵام بۆچی گەڕایەوە چونکە هەموو بۆ گەڕانەوەی ئەم بزوتنەوانە کۆن هەمیشە وجودی هەیە کۆن هەمیشە زەخیرەیەکی ماتریالێکی گەورەیە مەسەن تۆ ئەگەر لەگەڵ فاشیستێکی تورک قسەکەی ئێتۆ چۆ بە کۆن ئەچێتۆ بۆ افتخارکردن بە ئاژداد و ئابایە کە خەڵکیان سەر بڕیوە بۆ چیلەکانی جوایە بۆیە کۆن هەمیشە لە لێستا حاضرە بەڕای من شتێکی غایب نییە هەیە موجودە بوونی بەرحاڵ کە مۆدرنە بن نازانم زۆر مۆدرنیتەیە خود مۆدرنە بە هینێک نازانم بە ترمێکی گونجاو بۆ وەسفکردنی قۆناغی ئەم ڕۆتیاژین سەرمایه‌داری ئەم سەرمایه‌داری مۆدرن مەسم کۆنە وای نامە بەستەمان ئەم تێڕوانینەیە کە مۆدرنە قۆناغێک نەگە لە قۆناغەکانی کۆمەلگایە خود پەرسەندنی کۆمەلگا ئەوانە ینی ئەتوانین مۆدرنە لە نامۆدرنە جیاب بکەینەوە بەڵام ئەوی کە ئێستا هەیە و ئەمڕۆ ئەتوانین وەکو فۆرمێکی یابووری بیناسەین سەرمایه‌داریە سەرمایه‌داری لە کۆنەپەرزبوونی خۆیان خود بۆ ژوازی لە کۆنەپەرزبوونی خۆیان دەست بۆ ڕابردووە بە
لە ناو کونج و لە ناو کونجە تاریکەکانی ڕابردوو مێژووە ناشرینترین و دزێوترین بیر و بۆچوونەکانێنە پێشەوە بەسەرەوەی کە ئیسلامی ئەم سەردەمەی ئێمە لە کۆمەڵگەی ئێمە لە ئیسلامی حەفتاکان و شەستەکانی بوو نەزانم لە من بیرم دێت جاری جاران نییە کە باسەکرا نەزانم تۆ ژۆت بیستویان نا مەسەر لە هینە لە شەڕی بەدرا کە موسڵمانەکان هینەکانیان گرت مشریکەکانیان گرت و ئەوانە ئەو حکایەتەمان نابیزان و کەسی نەخوێنەواری موسڵمانەکان فێری خوێنەواری بکە ئازاد دەکەین ئەویان پێ ناوتین ئێدەیسە کەس باسیەوە ناکە ئەڵێ گرتیانە لەوێ بەشێکی زۆریان سەر بڕین و بەشێکی زۆران بە پارە گۆڕینەوە یعنی ئەو ئیسلامی کە ئێمە ئەوان جاری جاران لە مەکتەبە ئەمان خوێن و ئەوانە زۆر بهینتر بوو ئاساییتر و زۆر نۆرمالتر بۆ ئەوانە لەوەی کەوا ئێستا هەیە سەرمایه‌داری ئەم سەردەمە پێویستی بەو ئیسلامەیە کە خوێنی خواردووە کە خوێنی ڕشتووە کە دنیای داگیر کردووە بۆیە هاتەوە چیرۆکانەمان بیرە خاتەوە بڕای من ئیسلامی سیاسیەوە ئیسلامی ئەم سەردەمە کە ئامادە ڕەندە بووە هیەوەی سەرمایه‌داری پێویستێتی بە بڕای منە ماتوانێ بڵین دەستنیشانکردنی ئەوە بێ کە بۆچی ئەو کۆنەپەرستی دووبارە بێتەوە بەشێک لە سیاستی مۆدرنی هەر یەکشت تۆ لە سویدی تۆ لە سویدی مەسەلەن نووسەرێکی سویدیتانە بەناوی سیگریت ئونسێت سیگری ئونسێت کاتە چیرۆکەکانی نووسیوە کە ڕەش پیاوی سەرڕەش لە سویدانە بووە تەسەورەکەی ڕاسیزمی تازەی سویدی هەرچی چیرۆکەکانی ئەو دیسانە تەبعکەنەوە زارشک بۆ گوناحی ئەو نییە کە نەبووە و کاتە سوید خەڵکییانە وەر سویدی تابووان هەو گوناحی ئەو نییە مەسەلەن بەڵام ئەمان ئیفتیخانەت بۆی کە بۆ گەڕانەوەیەک مەسەلەن وەختی خۆی نیچەکە ئەچێتە لای فەلاحێک ئەڵێ خوێنی ئەڵمانی پاک لێرایە ئەو خوێنەی کرد بە خوێنی جوو پیس نەبوو پیس نەبوو بۆ هەمیشە کۆن هەیە ینی هەمیشە ڕوو دووبارە بێت زۆر باشە هاوڕێ هەژیر ئەڵێ بەڕای من گەشەکردنی ڕاسیزم سەرچاوەگرتوو لە خەبات نەکردنی چینایەتی خەبات نەکردنی چینایەتی کە لە ئەوروپا ئەم دیاردەیە زۆر بەرجەستەیە دیارە تۆ ئەمە لە قسەکان تا ئەمە وتوتەوە ئەم تێڕوانینی ئاوڕێ هەژیر دقیقی بینم من ینی خەباتی چینایەتی بەداخۆ نەبووتە فەرهەنگ بە پێچەوانە ئیسلامی سیاسی لە ئەوروپا ڕۆژ لە ڕۆژپەرە دەستێنن بۆ دەسەڵاتی هیچ مەترسیەکی نییە بەڵام خەباتی کێکاری بۆ سەرجەم دنیای سەرمایه‌داری قابلی قبول نییە بۆیە ئەم ڕێگایەش هەر بە هێزی چەپ و کۆمونیست دەکرێت بەرحاڵ ئەمە لە خۆیان زۆر دروستە بەڵام من پێم وایە ئەمانە بێ بخینە سەر عەرز ینی ئەم تێڕوانینانەی کە هاوڕێ هەژیر دەڵێت و هاوڕێیانشتری کۆمونیستیش زۆر لەم بابەتەوە بەشدارنتیایە ئەمانە بێ بخینە سەر عەرز بەڕاستی ئەمە کۆمونیستەکانی تر بەس بێ هەر تەنها بە عیبارەتی گشتی باسی خەباتی چینایەتی بکەینەوە قسەیە زۆر دروستە بەڵام ئەمە لە کاری ڕۆژانی ئێمە یعنی چی یعنی ئێمە هەتاکەی هەردابنیشین ڕێکخراوی پەنابەران بین و دیفاع لە پەنابەران بکەین و ئەوان ئێمە ڕێکخراوی پەنابەری زۆر بەهێزمانی لە وڵاتەکانی ئەوروپا هەتا ئەو کاتە بایەق بە خەڵکیێکی کۆچ کردووەدا ئەوانە کە هێشتا قامی وەرنەگرتو کەی قامی وەرگرتی تر ئەیداتە دەست بازاری کار و بە جۆرێک لە جۆرەکان ئەیداتە دەست سەلەفیەکان و ئەیداتە دەست ئیسلامەکان کە لێرە هەن ئەوانن ئەو چەتریان بۆ فەراهەم کردووەوانە ئەیگرنە خۆیان تاکەی کۆمونیستەکان ناتوانن ئەو ناوەندانە بن کە ئەم کارگەرانی کە لە دەرەوەی ئەوروپاوە دێن ڕوو ئەکەن لێرە ئەوانە لە ناو خۆیانەوە لە چوارچێوەی ئەو خەباتە چیناتیەکە ئەوان ڕەنگیان بۆ ڕشت و ڕێگان بۆ کردوتەوە بەشداریان پێ بکەن بە بڕای من ئەمە ڕێگاکەیتی و ئەمە لەبە زیاتر ناتوانێت ڕێگایشی تری هەبێت من هەمیشە وتومە هەڵسوڕاوانی ئیسلامی زۆر شۆڕژگەرترن لە ئێمە بەڕاستی ما بس من الشورجير بو انترناسيوناليستر شورجيرترن بو مبادئ و بو بيامك و بو ايشك بخو بشوني ميليتانترن ما بس ميليتانترن ايشكرن فعالا هالصراون براي من هرچون تو ناوي ليني ئێمە هەر ڕخ ناگرین مەسەن من هەر خەڵکانی کە تو دەڵێ هەزارها ڕەنگە سەدان کەس خۆی بە سوسیالیسم زانێت و کۆمەلگانی هیچ شکارێکیش ناکە ئەمە ڕخ ناکە بەڕاستی بێت و بیکەیتەوە بەڵام تۆ خەریکی چیت ئەوە مەکتەبەکە دانرا و مناڵەکەت مەسەن فێری ئاەت و قورئان و ناکە بەڵام تو هیچ تێ ناڵێ ئەوە تا مزگەوتەکان بوون تە شوێنی ئەسڵن زەواج و عەقدی زەواج و تەلاق و سڵحی هینە بین عائیلەکانە مەسەن تۆ ئێمە مەسەن تۆ لە ئەوروپای باشە ئەمە کاری مەسەن ئەگەر کاری تۆ دەبچێت توش ڕێکخراوی دروستکە یعنی ئەوەی سەمە خەریکین لە نەرویج ڕێکخراوێکمان دروست کردەوە خەریکی پلاتفۆرمی هیوان خەریکین کۆمەڵ اجتماع سۆتە بەرنامەی کارەوە کە بەڕاستی دەست بەرین بۆ کارانە و لەگەڵی ئەوەشە
لە پاڵ بزوتنەوەی دژە ڕاستیسنی نەرویزیا بۆ نمونە خەریکی بەرەپێشتنی کارەکانمە بین ینی کارێکە کە ڕەنگە بتوانێت تو لە شوێنێکی دنیا کە بژی بتوانێت بکەیت دەست خۆش ئەماش کۆمنتێکی ترا کە هاورە دلێر کازم ناردێتیاڵە چارەسەر بۆ نەتەوەپەرستی دینپەرستی فاشێت چییە چۆن چارەسەر دەکرێت بەرحاڵ بەشێک قسەمان کردووەوانە ئەگەر وەڵامێکت هەیە عمر پێما بێ وەڵاممانداوە لە خلالی بەرنامەکە وەڵام بە هەر حاڵ دەست خۆش بۆ بەشداری تاورت لێر زۆر دەستی خۆش بێ پێما زۆر قسەمان کرد لەسەرەوە گەر هاوڕیانێکی تریش سڵاویان نردووە ئاخر کۆمنتیش کە وەکو سەرنج هاتووە ئایا فراوانبوونی یەکێتی ئەوروپا هاتنی هێزی کاری زۆری وڵاتانی ئەوروپای ڕۆژهەڵات هەم دژایەتی پەناهەندە و هەم ڕاسیزم بەهێز ناکات پرسیارێکی معقولە ڕاستە هاوڕێ مەحموود عوسمان نووسێتی ئەزانی چۆن هاوڕێ مەحموود دەست خۆش بێ بەڕاستی پرسیارێکی هینە چونکە ئێستا کۆمەڵی وڵاتی تر بەسەن ڕۆمانیا تازە بۆ پێم وایە تو تەنەفشینەوە من خۆم لە دایری کاری شەکەم مەسەلەن هەر هەفتەی پێشوو نزیک 15 کرێکار هەر لەو منطقی خۆمە ئەو مەسەن دایرەی کاری منطقەی شیمالی ئۆسلۆ مەسەلەن نزیک 15 کرێکاری ڕۆمانی کە هیچ زمان نازانێ هاتوون بۆ دایری کار بۆی کە خۆیان ناونووسکەن بۆ کار بەڵام ئەگەر ئەمانە حتمما من نازانم ڕاستەکەیت متأکید منم کە ئایا نقابەیەک هین لەوان بکایانە ئەگەر ئەمانە بە فلتەری نقابە بڕۆن حتمما هەمانە و حەق دەسوکران کەم تازە ڕۆیەکردن کار کرێکاریتر لە وڵاتەیە وەریەگرێ بە پێی ئەزانین چۆنە بە پێیش ئایا کرێکاری چیت کرێکاری سایقیت سعرەکەت هەیە کرێکاری سەرجادەی کرێکاری بینای سعرەکەت هەیە هەر چۆنێکی حتمما دەوری هەیە لەو ڕۆوە ئەگەرچی ئەو وڵاتانی کە ئێرە ناو یەشێتی ئەوروپای غەربیەوە لە ئەوروپای شەرقیەوە ڕەنگە زۆر نەبن چونکە بەشێک لە وڵاتانە ڕەنگە تەواو وێران بن لە ڕووی ئابوورگەنجینا بەشێکیان کتیفن پۆڵەندا خراپ نییە وەزی کرێکاری پۆڵەندی هەیە بەڵام بەو ئارستە وەک ڕۆمانیەکان لە ئیسپانیا خەڵک زۆرتر دێ لە ئیتالیا ئەزانسی ئەمە ئێستا تۆڵی پۆڵندا وەزی خراپ نییە خەڵک ناچێت لە کێشەکانیەوەی کە بەریتانیای پاڵپێوە نابوو دەرەوەی EU لە ئەوروپا بچێتە دەرەوانە برێکسی دڕووبا ئەوانە لە ترسی کرێکاری پۆڵندی بوو لە داخی کرێکاری پۆڵندی بوو بەشێک بۆ ڕزگاربوون بە کرێکاری پۆڵندی بە بڕای من ئەزانی چۆنە باسەکە لە چەند ساڵ پێش ئێستا بوو ئێستا چێبەرچێ لە بازاری کارە ئازان چۆ قسێ دروستە ئەفراوان بوونەوەی یەکێتی ئەوروپا و هاتنی هێزی کاری زۆری وڵاتانی ئەوروپای خۆر ئاوا بە ڕۆژهەڵات بڵێن ئەوروپای خۆرهەڵات وانە بە جۆرێک کێبەرچێ لەم بازاری کاری توند کردەوە لە دەورانشی دیاری کراوە و توندی ئەکاتەوە هەمیشە ئەم توندبوونەوەی کێبەرچەکانی ناو بازاری کارەکەەوە ئەکا کارگەران پێیان وابێ دوژمنی یەکترن پێیان وابێ کە ینی ئەو کرێی کە ئەوان کەمتر وەریەگرنەوەوانە هی ئەوەیە کەسانێک هاتوون بە کرێشی کەم کارەکەن لە بابەت ئینیشەوە من نازانم نەرویج دۆخی چۆنە عمەر لە سویدا ئەوەی کە پێی وترێ بڵێن پەیوانی دەستە جەمعی ئەو پەیمانی دەستە جەمعیە زۆر ڕێگر ناگرێت لەوەی کەوا کارگەر لێرە کرێکی زۆر کەم وەربگرێت لەبەرەوەی ئەو هەموو دارە هەموو بزنسەکان مەجبور نین کە پەیمانی دەستە جەمعی مۆرکن ئەوە ئیجبار نییە بەسەریانەوە بەشێکی زۆریان بە تایبەتی سەرمایی بچووک سەرمایە بچووکەکانەوەی کە دەکرێکار کەمتری هەیە یاخود هەتا 20 کرێکار کارگەر کەمتری هەیە ئەوانە کەمتر ئەم پەیمانە دەستە جەمعی ئیمزاکەن لەبەرەوەی خوان لە بەردەم خەتەری ماگرتنا نابینەوە چونکە لێرە پەیماننامەی دەستە جەمعی لەگەڵ نیقابەکانە بە جۆرە لە جۆرەکان بۆ ڕێگرتنە لە مانگرتنی کارگەران هەر شوێنێک پەیمانی دەستە جەمعیتیا بێ مانگرتنی کارگەرانی تیانە لەبەرەوە ئەو جێگانی کە لە 30 کرێکار بەرەوسرتریان یا 50 هێوانات ترسن لە مانگرتن لەبەرەوە چن پەیماننامەی دەستە جەمعی ئیمزاکەن بەڵامەوانەی لەوە کەمترن نایکەن و بەشێکی زۆری کارگەران ئەمڕۆ لەو قتاعانەیە کارەکەن کە لە 30 کارگەر کەمتریان هەیە لەبەرەوەی تەبیعەتی بازاری کار ئاوگۆڕی بەسەرا هاتووە لەبەرەوەی پەیمانە دەستە جەمعیەکان ڕێگە نادرێت لەوەی کە کارگەر کرێکی کەمتر وەربگرێت یعنی کەسە کرێی کارگەرێک کە بەستەنها پاکردنەوەکە لە سویدا لە ماڵانە ئینەکە پاکردنەوەکە نزیکی 24,700 کرۆنە باشە
بەڵام کارگەری زۆر هەیە لە ناو شاری ستۆکۆڵما بە 20,000 کڕۆن کارەکە و هیچ ناتوانێت ڕێگە لە من بگرێ هەیە هەر ئەسڵان بەڕەش کارەکە بەشیشی زۆری کارگەرانە بەڕەش کارەکەن کە ناژنە ناو سیستەمی نەکەوە لەبەرەوە ئەم مەسلەیە بەڕاستی ڕێگر نییە بەرحاڵەمە باسی ئێمە لە نەرویج کەمتر ئەمانی کە توێ لە ئیبیسین بە حکمی کە نەرویج هەشتا ئەم زوتنەوەی کە لای ئێوە بەقوتە لایرە زۆر عینی نیە ڕاستە بەرحاڵ دوا کۆمنت کەیتر بەرنامەکەی پێتەواوەکەین لە هاوڕێ عیماد عەلیەوە هاتووەڵێ ڕەوڕەوەی زمانی سۆشیالیستی بەسەر چوو پێویستمان بە مارکسیکی دیکە و لینیەکی مۆدرنمان پێویستە ڕەنگە بەبستی هاوڕێ عیماد ئەوە بێکە ئەفکاری کۆنی سوسیالیستی و هەتا لینینیزم ڕەنگە بە خەڵکی ئەم دەورێنەیە ئەنجنا مارکس هەرمیشە نەکار بۆ ئێمە وەڵا بۆ بەرژوازی زەڕور میتۆدی مارکس و میتۆدی لین زەرورە مارکسێکی دیکە و لینێکی دیکە دروست نابێ بەڵام خۆی ئەمە هەیە بەڵێ خۆی تۆ چۆن مارکسیزم یا بەهەر حاڵەوەی کە پێڵن ئەو تەسەورە مێژوویە بۆ دیار دەکان چۆن لە دیاردی تازەیە بەکارێنی بەڕێ من ئینەکە هەرەوەیە هوەرەکە ئەوەیە کە تۆ چۆن ئەیدا تۆ مارکسی کلاسیک بین تۆ خوش کەسێک لەینەوە ناتوانێت لە قەرنینە زۆبێنێت تۆ سەدەبیست ئەگەر تۆ ئەو میتۆدە شیکاری کە مارکس بکارێنە بۆ شۆڕش بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە بۆ کێشەکانی سەدەبیستێکا بەکارینێنیت زۆر باشە بەرحاڵ بەداخەوە ناتوانم کۆمنتەکانی تر وەربگرم ئەمە دوا کۆمنتی هاوڕێک عیماد عەلی بوو کە قسەمان لەسەر کرد وەختی بەرنامەکەمە سەعات و نیەک تێپەڕیوە بەڵام بەهەرحاڵ بەڵێ باسەکان پێویستیانە کردووەوانە ومێدەوارم کە بینەرانمان سوودیان وەرگرتە بێ من زۆر سوپاس دەکەم عومەر بۆ ئەم گفتوگۆ بە پێزە بۆ ئەم دیالۆگە بە پێزە مێدەوارم فرسەت بێ لە بەرنامەی تریشە ئەو لایەنانەی کە لەم بەرنامەیە نەچووینە سەری باسمان نەکرد ورتر و زۆرتر قسەیان لەسەر بکەین یاخود لە بابەتی ترا یەکتر ببینین ئەو میوانمان بیتەوە جاریشت زۆر سوپاس دەکەم قوربانە منی سپاس دەکەم شەماڵگیان و سپاسی هەموو هاوڕێناکەم کە جۆگرمان بوون کە بینەرمان بوون و هیوادارم بە سەرنج و لە حەزاتەکانی خۆیان بێ بەشمان نەکەن و ئەو ڤیدیۆ شێرکەن ینی بە هەر شتێک بە خەڵک بیبینە بەڕاستی بەحسەکە خۆش بوو دەستی خۆش شەماڵگیان هەر بژیت زۆر سپاس بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تاکو و یەکتر دیتنەوەیەکی تر و بەرنمەیەکی تر ئێوەی ئازیز بە شادی و کامرانی سپێرم بیرم نەچێ پێتان بڵێم کە سبەی بە عەرەبی بە زمانی عەرەبی بەرنمەیەکمان سەبارەت بە گۆڕانکاری لە قانونەکانی ئەحوالی شەخسی هەیە تا بەرنمەیەکی تر بە شادی و کامرانیتان سپێرم شەوتان شاد ڕۆژتان شاد لە هەر شوێیەکە هەر بژین